بناوی خوای بخشنده و مهربان دانیشتنەکەمان بەناوی گەلی کوردستانەوە دەست پێکەین قولی چوارەمی هەڵبژاردن ساڵی دووەم دانیشتنی ژمارە 10 ڕۆژی دانیشتن 29/4/2015 بەرنامەی کار بە پێی حکومەکانی بڕگەیەکی مادەی 20 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا کاتی دانیشتنی ژمارە 10 خولی بەهارە لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 29/4/2015 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە بێت. یەکەم پێشچاوخستن و گفتوگۆکردنی ناڕازیبوونی بەڕێز سەرۆکی هەرێم لەسەر مادەی 5 یاسای ژمارە 7 ساڵی 2014 یاسای هەمواری یەکەمی یاسای دەستەی گشتی دەستپاکی لە هەرێمی کوردستان عێراق ژمارە 3 ساڵی 2011. دووەم هەڵۆشاندنەوەی بڕیاری پێکهێنانی لیژنەی کاتی بۆ لێکۆڕینەوە بە دۆداچوون بۆ بە جینۆسایت ناساندنی تاوانەکانی دژ بە پێکاتەکانی هەرێمی کوردستان عێراق ژمارە 22 ساڵی 2014. سێم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پرۆژە یاسایانی خوارەوە بە پێی مادەی 71 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو. یەک پرۆژە یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێمی کوردستان عێراق. دوو پرۆژە یاسای دوورکەوتنەوە لە سوکایەتیکردن باینەکان لە هەرێمی کوردستان عێراق. سێ پرۆژە یاسای ڕاگررتنی کارکردن بە یاسای بەکرێدانی خانوبەرە ژمارە 9 ساڵی 2008 لە هەرێمی کوردستان عێراق. سەرەتا داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین کە پوختەیەک لە کۆنووسی دانیشتنی پێشووی پەرلەمان بخوێنێتەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 9 لە بەرواری 21/4/2015 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە. دووهەم خوێندنەوەی پوختەی دانیشتنی پێشوو هەروەها خوێندنەوەی ناوی ئەندامانی پەرلەمان ئامادە نەبوو و ئامادە نەبووی کۆبوونەوەی لیژنەکانی پەرلەمان لەلایەن سکرتێری پەرلەمانەوە. سێم پەسەندکردنی گفتوگۆکردنی پرۆژە یاسای پاراستنی مافەکانی پێکاتنەتەوەیی و ئاین و تیرە ئاینەکان لە هەرێمی کوردستان عێراق. چوارەم ئاڵوگۆڕکردنی خاڵی دووەمی بەرنامەی کار بۆ خاڵی سێم و بە پێچەوانەوە. پێنجەم خوێندنەوە یەکەم بۆ 7 پرۆژە یاسا و بڕیار لەلایەن لیژنەی یاساییەوە. شەشەم پێشچاوخستن و گفتوگۆکردنی ناڕازیبوونی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان لەسەر مادەی 5 یاسای ژمارە 7 ساڵی 2014 یاسای هەمواری یەکەمی یاسای دەستەی گشتی دەستپاکی لە هەرێمی کوردستان عێراق ژمارە 3 ساڵی 2011 و بۆ دانیشتنی ئەمڕۆ دواخرا. زۆر سپاس. ئێستا داوا لە بەڕێستانەکەین کە ناوی ئامادەنەبوانی کۆبوونەوەی پێشووی پەرلەمان و کۆبوونەوەی لیژنەکانی پەرلەمان بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەندامانی پەرلەمان لە دانیشتنی ژمارە 9 ئاسایی لە ڕۆژی 21/4/2015 مۆڵەت پێدراو بوونیان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون لە دانیشتنی یەکەمدا بەم شێوەی خوارەوەیە. یەکەم ئەنوەر قادر مستەفا مۆڵەت، دووەم ئاری محەممەد عەبدوڕەحیم مۆڵەت، سێهەم باپیر کامەلا مۆڵەت، چوارەم تەحسین ئیسماعیل مۆڵەت، پێنجەم حسین ئیسماعیل مۆڵەت، شەشەم دلێر مستەفا مۆڵەت، حوتەم ڕێواز فایق ئامادە نەبووە، هەشتەم زۆزان سادق مۆڵەت، نۆهەم سەهراب میکائیل مۆڵەت، دەهەم شام و شەیخۆ مۆڵەت، یانزە شیرین حوسنی مۆڵەت، دوانزە عومەر عنایەت مۆڵەت، سیانزە عومەر مستەفا باوەمیر مۆڵەت، چواردە فەرهاد حەمە ساڵح مۆڵەت، پانزە مەدینە ئەیوب مۆڵەت. هەروەها لە دانیشتنی دووەمدا بەم شێوەی خوارەوەیە. ئیبراهیم ئەحمەد سمو مۆڵەت، ئەنوەر قادر مۆڵەت، ئاری محەممەد مۆڵەت، باپیر کامەلا مۆڵەت، تەحسین ئیسماعیل مۆڵەت، جەمال عوثمان ئامادە نەبووە، حەسەن ساڵح مۆڵەت، حسین ئیسماعیل مۆڵەت، دڵشاد شەعبان مۆڵەت، دلێر مستەفا مۆڵەت، ڕێواز فایق ئامادە نەبووە، زۆزان سادق مۆڵەت، سەهراب میکائیل مۆڵەت، شام و شەیخۆ مۆڵەت، شیرین حوسنی مۆڵەت، عەبدوڵڵا مەحموود مۆڵەت، عومەر عنایەت مۆڵەت، فەرهاد حەمە ساڵح مۆڵەت، مەدینە ئەیوب مۆڵەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان کۆبوونەوەی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان لە 22/4/2015 تا 29/4 بەم شێوەیەی خوارەوە بووە. یەکەم لیژنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی 22/4 کۆبوونەوەیان کردووە و
محەممەد سادق مۆڵەت بووە، قادر وەتمان مۆڵەت، عەبدوڕەحمان فارس مۆڵەت، باپیر کامەلا مۆڵەت، عەبدوڵڵا حاجی مەحموود مۆڵەت، یعقوب گورگیس مۆڵەت. دووهەم لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم 22 چوار کۆبوونەوەیان کردووە، شام و شەیخۆ مۆڵەت بووە. سێهەم لیژنەی کشت و کاڵ و ئاژەڵداری و ئاودێری و بەنداوەکان 27 چوار کۆبوونەوەیان کردووە، خەڵەف ئەحمەد مۆڵەت بووە، ئاواز جەنگی مۆڵەت بووە. چوارەم لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندن و هونەر 27 چوار کۆبوونەوەیان کردووە، زانە عەبدوڕەحمان مۆڵەت بووە. پێنجەم لیژنەی دەستپاکی 27 چوار کۆبوونەوەیان کردووە، سەرجەم ئەندامان شەشەم لیژنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی 27 چوار کۆبوونەوەیان کردووە، ئاری محەممەد مۆڵەت بووە، محەممەد سادق ئامادە نەبووە، هەورامان حەمە شەریف مۆڵەت. حوتەم لیژنەی داکۆکیکردن لە مافەکانی ئافرەتان 27 چوار کۆبوونەوەیان کردووە، حیات مەجید ئامادە نەبووە، کەژاڵ هادی ئامادە نەبووە، مریەم سەمەد ئامادە نەبووە. هەشتەم لیژنەی پیشەسازی و زە و سەرچاوە سروشتیەکان 27 چوار کۆبوونەوەیان کردووە، دڵشاد شعبان ئامادە نەبووە، عەلی هالۆ ئامادە نەبووە، ساڵح بەشار ئامادە نەبووە، یەڕوانت نیسان ئامادە نەبووە، بەیار تاهیر ئامادە نەبووە. نۆهەم لیژنەی دارایی و کاروباری ئابووری و وەبەرهێنان 28 چوار کۆبوونەوەیان کردووە، ڕۆزە مەحموود ئامادە نەبووە. دەهەم لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم 28 چوار کۆبوونەوەیان کردووە، سەرجام ئەندامان ئامادەی کۆبوونەوەکە بوون. یانزە لیژنەی کاروباری کۆمەڵگەی مەدەنی 28 چوار کۆبوونەوەیان کردووە، محەممەد عەلی یاسین مۆڵەت بووە، تەلال لەطیف مۆڵەت بووە. دوانزە لیژنەی کۆمەڵایەتی و منداڵ و خێزان 28 چوار کۆبوونەوەیان کردووە، پەری ساڵح مۆڵەت، ئاواز جەنگی مۆڵەت، تەلار لەطیف مۆڵەت، مونیرە عوثمان مۆڵەت. زۆر سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. کاگە ئاری نوقتەی نظامی دەیە؟ زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. وەڵا نوقتە یەکەم بەس ئیزافەیەکە بۆ ئەو خوێنەوەی کە بەڕێز سکرتێری پەرلەمان خوێنیوە، فعلا ڕاستە ئێمە 22 چوار ئێمە کۆبوونەوەی لیژنەکەمان کردووە، بەڵام هەر لەبەر پرۆتۆکۆڵ و یەکەم جاریش بووە حەزەکەین لە پرۆتۆکۆڵ ئەوە بنووسرێت کە ئێمە کۆبوونەوەکەمان بردا مۆنومنتی هەڵەبجەی شەهید. ئەمە یەک. دوو داوا لە بەڕێستانەکەم کە بڕگەی 1 و 2 جێگۆرچەی پێ بکرێ و داوا لە پەرلەمانتارە بەڕێزەکانەکەم کە پشتیوانی بکەن. سپاس. پێم وابێت ئیشکالێکی ئۆتۆ نییە لەوەی کە بەرنامەی کار بە شێوەی خۆی بڕابەت تایبەتی سەرۆکی دەستەی گشتی دەستپاکیش لێرە ئامادەیە بە خێرهاتنیەکەین بەڕێز دکتۆر ئەحمەد سەرۆکی دەستەی گشتی دەستپاکی، بەڵام دوای گەرەندامانی پەرلەمان ڕازی بوون لەسەرەوە واکەین. کاک فایق نوقتەی نظامی دەیە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە 28 چوار لیژنەی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن و کۆبوونەوەی خۆمان ئەنجامداوە، بانگەشتی سەرۆکی دەستەی وەبەرهێنانیشمان کرد، لەوێ ئاماژەی پێ نەدراوە. بەڵێ دیارە راپۆرتەکەتان نەگەیشتوتە دەست بەڕێز سکرتێری پەرلەمان. کاگوێت نوقتەی نظامی دەیە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەمڕۆ لە مێژووی کوردستان ڕۆژێکی ئاسایی نییە کە 7 مانگ بەر لە ئێستا ئێمە پەرلەمانی کوردستان لەسەر پێشنیاری بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بڕیارێکی مێژوویی و بە یەکگرتوویمان دەرکرد دوای ئەو 7 مانگە کە کۆمەڵێک ڕەهەندی هەیە لە چوونی پێشمەرگە بۆ بەشێکی دیکەی وڵات بۆ شەڕکردن لەگەڵ گروپە تیرۆریستیەکان و هاوکاری یەپەگە و یەپەژە بە خۆشحاڵیەوە ئێستا وەکو کەرنەڤاڵێک لایەن خەڵکی کوردستان کە چۆن پێشمەرگە بە چاوی و فرمێسکی هاوڵاتیانی ئەو وڵاتە بەڕێکران ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە پێشوازیان لێ دەکرێتن و بۆ یەکەمین جاریش بوو هێزێکی کوردی نظامی بەنێو وڵاتێکدا بڕوا کە پێی دەگوترێ وڵاتی تورکیا کە گەلێ جار ئەو وڵاتە ڕێگای بەزلهێزەکان نەدایە هێز بە نێوی دابچێتن.
بۆیە ئەو تۆمارە پڕ لە سەروەریانەی کە کاکومێدەمە بوون نقطەی نظامی نییە داواکاریەکە بەڕێز سەرۆکی پەرلەمان داواکاریەکە خۆشەویستی پێشمەرگە و یەپەژە زیاد بوو یەکێتی ڕێزەکانی گەل بوو ئەوانە هەموو کاری پەرلەمانە بڕیارێکی دروستی پەرلەمان بوو داواکارین کە ئەمڕۆ پەرلەمانی کوردستانیش وەکو هەڵوێستێک بۆ قوربانیدانی ئەو پێشمەرگانە بۆ ڕێزگرتن لەوانە کە شەهیدماندا شەهید زێرەڤان و هەروە و بریندارانەی کە هەنوو ئەو ڕۆژە مێژوویە لەگەڵ چوارچێوەی بەیاننامەیەکیش بێتن یان ئێوە وەکو سەرۆکایەتی پەرلەمان بەشێک بن لەو خۆشیانەی گەلی کوردستان و زۆر سپاس. سپاس بەدڵنیاییەوە پەرلەمانی کوردستان هاوشێوەی دامەزراوەکانی تری هەرێمی کوردستان ئەرکی خۆی لەم بوارەیە جێبەجێ کردووە بڕیاری ناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانەیە کە بڕیارێکە ئەم خولەی ئێستای پەرلەمان بە هەموو ئەندامانی پەرلەمان و بە هەموو فراکسیۆنەکانی و بە فراکسیۆنەکان و دەستەی سەرۆکایەتی شانازی پێوەکەن لە دوایەوەی کە لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێم و وەزارەتی پێشمەرگە و لایەنە پەیوەندیدارەکانی تر هەماهەنگی پێویست کرا بۆ ناردنیان لێرە لە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەردرا جێگای خۆشحاڵیە کە دوای کۆتایی هاتنی ئەرکەکەیان تاوان بەدڵنیاییەوە چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ بوویە هۆی گۆڕانی هاوسەنگی هێز لەوێ و خۆشبەختانە نەک کۆبانێ بەڵکو هەموو شار و شارشکانی کە دەوروبەری کۆبانێن لەلایەن هێزی پێشمەرگە و لەلایەن پشتیوانانی تر و لەلایەن شەڕوانان و هێزەکانی یەپەگە و یەپەژە ئازادکران جێگای دڵخۆشیمانە و جێگای دڵخۆشیشمانە کە دوای کۆتایی هاتنی مهمەی هێزی پێشمەرگە ئەوەرکەی کە پیان سپێررا بوو لەوێ لە ڕۆژی ڕابردوو ئێمە بە ڕسمی لە سەرۆکایەتی پەرلەمان ئاگادار کراوینەتەوە کە مهمەی ئەو هێزەکاری ئەو هێزە تەواو بووە ئەوانە گەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە نەک لە کۆبانێ بەڵکو لەو سنوورەی کە درێژیەکەی 1050 کیلۆمەترە توانیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێکاتە جیاوازەکانی ناو هەرێمی کوردستان بپارێزن کە ئەمە جێگەی سەربەرزی ئێمەیە خوێنی شەهیدەکانی ئێمە بۆتە هۆیەوەی کە ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەم شێوەیە ئێستای بەردەوام بێ بۆیە بەردەوام پەرلەمان ئەم گوتاری خۆی دووبارە ئاکاتەوە. دوو نقطەی نظامی تر هەیە بەس کاتان لێ یەکەم نقطەی نظامی بێ بەڕێز دکتۆر عیزەت سابر. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوێنێ لیژنەی دارایی و کاروباری ئابووری و بەرهێنان کۆبوونەوەی خۆی ئەنجامدا راپۆرتی ئامادە کرد بەڵام ئیشارەتی پێنەدراوە. بەڵێ ئەوە دیارە نەگەیشتووەتە لای بەڕێز سکرتێری پەرلەمان راپۆرتەکە خاتوو تەلار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من ناوم لە لیژنەی کۆمەڵایەتی بە مۆڵەت خوێنرا لە کاتێک کاسام لەو لیژنەی نەماوم لە لیژنەی کۆمەڵگەی مەدەنیم بۆی هیوادارم ئەوە باش سپاس. ئێستا داوە بەڕێز کاک عومەر عنایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز دەستەی سەرۆکایەتی ئەندامانی پەرلەمان وەکو بەڕێزتان ئاگادارن بەپێی مادەی 26 ئەندامی پەرلەمان پارێزوانی یعنی حەسانەی هەیە لە هەر لێدوانێک ئەیدا لە کاتی بە ئەنجام گەیاندنی ئەرکەکانی هاوڕێیەکی ئێمە هاوڕێی ئەم ئەندام پەرلەمانانە لێدوانێکی دا. باشە کاک عومەر ئەمە لە پەرلەمانی کوردستان یاداشتێک هەیە و ئێمە ئێستا تاوتویەکەین ئەمە پەیوەندی بە بەرنامەی کارەوە نییە بەڕێز کاک عومەر پەیوەندی بە بەرنامەی کارەوە نییە ئەمە ئێمە تاوتویەکەین لە پەرلەمان. باشە ئێستا داوا لە لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمانەکەین کە بێنە سەر منەسا بۆ دەست پێکردن بە بەرنامەی کار. باشەوە ئەویشمان کۆتایی پێنا ئەمە بابەتێک ئێمە دراسەیەکەین پێویست ناکە ئێستا تۆ لێرە قسەی لەسەر بکەیت. بەڕێز لیژنە پەیوەندیدارەکان لیژنەی یاسایی لیژنەی دەستپاکی با بێنە سەر منەسا بۆ دەست پێکردن بە بەرنامەی کار. کاک عومەر کات لە یەکەم بێدەنگی بپارێزە. سراج نقطەی نظامی. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە هەمان شێوە لێژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە کاتی دیاریکراوی خۆی کۆبوونەوەی ئەنجامدا بەڵام ئەم ڕۆکە لەو کۆبوونەی ئاماژەی پێ نەکرا و زۆر سوپاس. باش لیژنەی دەستپاکی لیژنەی یاسایی بێنە سەر منەسا.
تکایە بێدەنگی ڕابگرە ئەگەر ناتوانی لە جەلسەکە بێ ئەتوانی بچیتە دەرەوە ئەتوانی بچیتە دەرەوە کاک ڕابوون نقطەی نظامی بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ اعتیبارەی بەڕێز عومەر عنایەت ئەندامی فراکسیۆنی ئێمەیە پێمان وایە دەوا ڕێی بدەی قسەکانی تەواو بکات زۆر سپاس هیچ پێویست نەبوو قسەکانی تەواو بکات چونکە لە بەرنامەی کارانیە بابەتێکە ئەوە یاداشتێکتان بەناوی فراکسیۆنەکەتانەوە داوەتە دەستەی سەرۆکایەتی و ئێمە ئێستا لە لێکۆڕینەوەینی و لە دوای لێکۆڕینەوەش بە دڵنیاییەوە نامەیەک ئاڕاستەی ئەنجومەنی دادوەری یەکەین بۆ ئەم بابەتە پەیوەندیدارەکان لیژنەی یاسایی و لیژنەی دەستپاکی بەڵێ لە پێش اعتراضەکە بخوێننەوە ئەو یاسایی کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەسەند کراوە لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێمەوە اعترازی لەسەرە اعتراضەکە خوێنرێتەوە ئەخرێتە دەنگ و ئەگەر اعتراضەکە پەسەند کرا ئەو کاتە ئەو راپۆرتەی حازر کراوە بۆ هەموار ئەوەش ئەکرێتە گفتوگۆوە بۆ پەسەندکردنی بەڵێ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان بریاری ژمارەی 2 ساڵی 2015 بە پێی دەسەڵاتمان کە لە مادەی دەیەمی بەرگەی یەکەم خاڵی دوی یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکراودا دیاری کراوە بریارماندا بە ڕەتکردنەوەی یاسای ژمارەی 7 ساڵی 2014 یاسای هەمواری یەکەمی یاسای دەستەی گشتی دەستپاکی لە هەرێمی کوردستان عێراق ژمارەی 3 ساڵی 2011 کە پەرلەمانی کوردستان لە دانیشتنی ژمارەی 13 ئاسایی خۆی لە 26 یازدەی 2014 پەسەندی کردووە و بە نووسراوی ژمارەی 4 لەسەر 3 222 لە 15 2015 بۆ دیوانی سەرۆکاتی هەرێمی کوردستان نێردراوە ئەم یاسایە دەگەڕێنەوە بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی چاوپخشێنێتەوە بە مادەی پێنجەمیندا لەبەر ئەم هۆیانە ناکرێت بە گشتی بگۆترێت ئەحکامی ئەم یاسایە پیادە دەکرێت بەسەر هەموو کەسێکی ناو هەرێم لە ناویاندا سەرۆکەکانی دەسەڵات یاسادانان و جێبەجێکردن و دادگەری و ئەندامەکانی و ئەوانەی تیاندا کارمەندن باونیە دەستەیەک لەلایەن پەرلەمانەوە دامەزرا بێت و سەروەر بێت بەسەر هەر سێ دەسەڵاتەکان و سەرۆکەکانیاندا لە کاتێکدا بەپێی پرەنسیپی جیاکردنەوەی دەسەڵات و سربەخۆی دەسەڵات ئەم دەسەڵاتە گرنگانە لە سنووری دەسەڵاتی خۆیاندا سەروەرن و سەرۆکەکانیان خاوەن یاسابەندی یعنی حەسانەی یاسایی بۆیە ناکرێت وەک کەسێکی ئاسایی هەرسوکەوتیان لەگەڵدا بکرێت ئەوان بەرجەستەی دەسەڵاتی گەلن تکایە بەردەوام بە مامۆستا عومەر بەردەوام بە دەسەڵاتی گەلن چونکە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی باڵای دەسەڵاتی جێبەجێکردن بە هەڵبەجاردن گەشتونە ئەو پایەیە تکایە بڕۆ دەرەوە باشە دەبڕۆ زۆربەی دەستوری ئەو وڵاتانەی کە پەیڕەوی ڕێبازی دموکراتی دەکەن ڕێزیان بۆ ئەو پۆستانە داناوە یاسابەندیش یەکێکیانە ئەم دەسەڵاتانە بە یاسای گەلی دەستوری دیکەی ئەرکەکانیان و پەیوەندی نێوانیان ڕێکخراوە و ڕێوشوێن و کردەکاری تایبەتی دانراوە بۆ لێپرسینەوە لە سەرۆکەکان و ئەندامەکانیان وێرای ئەمە بە پێی مادەی 19 و 87 و 88 لە دەستوری عێراقی دەسەڵاتی دادوەری سربەخۆیە و هیچ دەسەڵاتێک لە سەروی دەسەڵاتیەوە نییە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پێشەوەی راپۆرت بخوێنرێتەوە بەڕێزانە دامانی پەرلەمان لە دوای ئەوەی کە ئەم اعترازە لەلایەن سەرۆکی هەرێمەوە ئاڕاستەی پەرلەمان کرا ئاڕاستەی لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمانمان کرد و ئەوانیش بە هاوبەشی و لەگەڵ دەستەی گشتی دەستپاکی و لەگەڵ ئەنجومەنی دادوەری نوێنەری ئەنجومەنی دادوەری کۆبوونەوە و لە دوای ئەوەی کۆبوونەتەوە ئەوان پێیان باشە کە اعترازەکە وەربگیرێ و راپۆرتێکیان حازر کردووە لەسەر هەموارکردنەکە لە سەرەتاوە اعترازەکە خەینە دەنگەوە بزانین کێ لەگەڵ ئەوەیە کە اعترازەکە پەسەند بکرێ ئەگەر اعتراز پەسەند کرا
ئەو کات دوو لیژنە پەیوەندیدارەکە راپۆرتی خۆیان ئەخوێننەوە و گفتوگۆی لەسەرەکرێ. ئێستا ماخینە دەنگەوە کێ لەگەڵەوەیە کە ئاعترازی بەڕێز سەرۆکی هەرێم لەسەر یاسای هەمواری یەکەمی یاسای گشتی دەستپاکی پەسەند بکرێ. کێ لەگەڵێتی؟ پەنجا کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ نۆ کەس دژێتی کەواتە پەسەند کرا. ئێستا داوا لە لیژنە پەیوەندیارەکانەکەین کە راپۆرتی هاوبەشی خۆیان بخوێننەوە لەسەر هەمواری یاساکە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بابەت راپۆرتی هاوبەش سەبارەت بە پرۆژە یاسای هەموارکردنی یەکەمی یاسای دەستەی گشتی دەستپاکی ژمارە 7 ساڵی 2014 لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی دەستپاکی ڕۆژی چوارشەممە 19 نەورۆزی کوردی بەرامبەر بە 8 چواری 2015 زاینی کۆبوونەوەیان ئەنجامدا بۆ تاوتوێکردنی پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای دەستەی گشتی دەستپاکی ژمارە 7 ساڵی 2014 کە لە پەرلەمانی کوردستان دەرچوێنرا لە دانیشتنی ئاسایی ژمارە 13 لە ڕێکەوتی 26 یازدەی 2014 و ڕەتکردنەوەی لەلایەن سەرۆکی هەرێم بە بڕیاری سەرۆکایەتی هەرێم ژمارە 2 ساڵی 2015 و دوای گەڕانەوەی بۆ پەرلەمان بە نووسراوی سەرۆکایەتی هەرێم ژمارە دال هەفتە لە 29 2015 دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن هەردوو لیژنا گەیشتە ئەنجامانەی خوارەوە. مادەی پێنجەم هەموار دەکرێتەوە و بەم شێوەیە دەخوێندرێتەوە. مادەی پێنجەم حکومەکانی ئەم یاسایە پیادە دەکرێت بەسەر یەکەم سەرۆکەکانی دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادگەری و ئەندامەکانیان و ئەوانەی تیایدا کارمەندن بە پێی یاسا بەرکارەکانی تایبەت بە هەر دەسەڵاتێک لە دەسەڵاتە ناوبراوەکان. دووەم کەرتی تایبەت بە تایبەتی ئەو کەس و کۆمپانیایانەی لەگەڵ قەوارەکانی کەرتی گشتیدا گرێبەستیان ئەنجام داوە. سێیەم ڕێخستنە سیاسیەکان، ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی، ڕێکخراوە حکومیە نیشتیمانیەکان، یەکێتیەکان، سەندیکا، ناوەندە ئاینیەکان، کۆمەڵەکان و یانەکان لەو بابەتانەی پەیوەستن بە ڕەوایی سەرچاوەکانی مایە پێدان و جۆری خەرجکردن و بە دواکەوتنی شوشتنەوەی مایە. کەین بە گفتوگۆ لەسەر راپۆرتەکە کە خۆی هەر لە یەک مادەشە بینێتەوە، واتە ئەو مادەیە لە پرۆژە هەموارەکە هەموارەکرێ و دواتر پەسەند دەکرێت. کێ قساکات؟ کێ گفتوگۆی هەیە؟ بەڕێز بەهزاد دەروێش. بەڕێز سەرۆکی پەرلەمانی، من دوو تێبینیت ڕۆستەیەک سەر عینوانەوەیە پێشی بمە سەر مادە 5 کە بێژی تێکردنی پرۆژەی یاسا ژمارە 7 ساڵی 2014 یاسای هەموارکردنی یەکەمی یاسای دەستەی گشتی دەستپاکی ژمارە 3 ساڵی 2013 نەک ژمارە 7 ساڵی 2014 وەک لە ئەوەش هاتیە بەرنامەی کار
تعدیل بگرێت ئەو خاڵک دوو من مادۆ پێنجێ یەکەم سەرۆکەکانی دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردنی و دادگەری و ئەندامەکانیان تا ئێرە درستە بەس ئەوانەی تیاندا کارمەندە چونکە ئێستا مەسەلەن واضحە مەسەلەن سەرۆکێت بۆ دەسەڵاتە و ئەندام بەس کارمەند یعنی احتیمالە جدا بیتن گەلوانە بەرهندن پێ باشە هەر سێ وشە بێنە لادان ئەوانەی تیاندا کارمەندن یعنی vê şêwazeyê lê bê serokekani desalat yasadanan û cêbecêkirdin û dadgerî û endamekaniyan bi pê yasayê berkarekanî taybet bi her desalatêk li desalata navberawekan da zûr spas. Baş spas. Berez Doktor Şerko Hema Emin lêre niye berez ka Qadir Wetman berez serokî Parleman diyara mebast lew yasayê ke madeyê pêncîş û yasake be giştî ئێمە بۆ ئەوەیە کە لە ڕاستیدا هەدەفەکە بەرەنگاربوونەوەی گەندەڵیە و ڕێگرتنە لە بەهەدەردانی ئەموالی عامە بۆ لەلایەن فەرمانبەرانی دەوڵەتەوە جا چ فەرمانبەری ینی پلە نزم بێ یاخود پلە بەرز بێ بەتایبەت بۆ هەر سێ سەرۆکاتیەکە چونکە ئەو سێ سەرۆکاتیە بڕیاری گرنگی پەیوەست بە دارایی و کارگێڕی دەردەکەن من پێم وایە ئەگەر ئەم یاسایە حکومەکانی ئەم یاسایە بەسەر ئەواندا جێبەجێ نەکرێت لە کاتێکدا کە ئێمە دەستورمان نییە و یاسا پەیوەندیدارەکانیش ینی بەو سێ سەرۆکاتیەک هیچ حکمێکی ڕوونی بۆ ئەو مەبەستە تێدا نیە ئەوە مهمەی دەستەی دەستپاکی لە ڕاستیدا ینی ئەرکی خۆی بە دەستەی دەستپاکی لە دەست دەدا لەبەرەوەی کە پێویستە بۆ هەمووان بێ مادام ڕاستە دەبواە لە دەستوردا بەڵام ئێمە دەستورمان نییە بۆیە من پێشنیار دەکەم کە یاساکە دەقی ئەو مادەیە کە مادەی پێنجە وە خۆی بمێنێتەوە یا ئەگەر قسەکردن بێ لەسەر ئەوە دیسان بە ئوسلوبێکی کرد کە ینی حکومەکانی یاساکە بەسەر هەر سێ سەرۆکاتیەکەدا جێبەجێ بکرێت چونکە ئەمە گزارشتە لە پابندبوون بە پرەنسیپی مەشروعیە لە ڕاستیدا ینی کە هەمووان ملکەج بین لە بەردەم یاسادا و هەمووان ینی پابند بین بە یاسا لە ڕاستیدا ینی پابند بوون بە یاسا و بە پایەکانی دەوڵەتی قانون ینی وەختێکیش کە سەروەری یاسا دەچەسپێ ئەگەر پابند بوون بەو پرەنسیپە هەبێ بۆیە من پێشنیار دەکەم مادەکەوە خۆی بمێنێتەوە لە فەراغی دەستور و لە فەراغی نەبوونی هیچ حکمێک لە یاساکانی پەیوەندیدار بە سەرۆکاتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکاتی حکومەت زۆر سپاس بەڕێز دکتۆر فرسە سۆفی بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەندەی من تێبینیم کردوبێەوە بەراوردیشم کرد دوای ئەم بڕگەی یەکەم کە باز دەکرێت هەمیشە ئەوەی متەبع لە قانون بە پێی یاسا بەرکارەکان ئەنی ئەوە شتێکی تۆزەک نامۆیە ئەوەی کە ئێمە لێرە داماڕشتۆ بە پێی یاسای هەردەسەڵاتێک بۆیە پێشنیار دەکەم بە پێی یاسا بەرکارەکان هەر ئەوەندە بی باشە سپاس بەڕێز کاگەنوەر قادر بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش لەگەڵ ئەوەم کە مادەی پێنج هەر بەو شێوە بێ کە لە یاسای ژمارە 7 ساڵ 2014 لە پەرلەمان پەسەند کرا و لەگەڵ ئەوە نیم هیچ کەس هەرێمی کوردستان لە حکامەکانی یاسای دەستپاچی بەدەربێت و من ئەوەی کە وەڵامم خوێندۆتەوە پاساوەکان و وەڵامەکەش ڕاتکردنەوەکەشی پاساوێکی نامەعقول و زۆر بێبنەمایە و سپاس بەڕێز کاگ ئایدن معروف بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی پێنج لە بەرگەی دووەمدا داڕشتنی ئەم بەرگایە عمومیترە لە داڕشتنی ئێستادا و ناگونجێ لەگەل سیاسەتی ئابووری ئازاد لە حکومەتی هەرێمی کوردستان کە گرتۆتە بەر دووبارە داڕشتە ئەم بەرگایە بە شێوەی پێشنیار کراو ئەگەری دەستێوەردان لە کاروباری بازرگانی دروست دەکات بە تایبەتی لە کاتی پەیڕەوەکردنی ئەم حکومەدا ئەم بەرگایە وەکو پێشووی خۆی ببینێتەوە سنووردار بکرێت بۆ کەرتی تایبەتی لە کاتی ئەنجامدانی گرێبەست لەگەر کەرتی گشتدا بۆیە پێشنیار دەکەین ئەم بەرگایە بەم شێوە ڕێک بخرێت کەرتی تایبەت فارزە کەس وایە کۆمپانی کە لەگەر کەرتی گشتیدا گرێبەستیان ئەنجامداوە زۆر سپاس کاگومێت نقطەی نظامیت هەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان داواکارم لەو قسەی برای بەڕێز کاگەنوەر کە وشەی نامەعقولی بەکارێنە ئەو قسەی لە پرۆتۆکۆل بسڕێتەوە
لەبەرەوەی نامعقول دەبێتن لە پرۆتۆکۆل ئەو ڕای خۆی وتوە تکایە بەڕێز سەرۆکی پەرلەمان تۆش بێدەنگ بە ڕای خۆی وتووە ئەوە توانێت ڕخنە بگرێ لەو ئاعترازەی کە لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێمەوە نێنراوە ڕای خۆی وتووە کێشەیەکی تانیە خاتوو نەجات باش تکایە بێدەنگی فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمانە پشتەوانی ئاخونێت دکتۆر فەرسەتێم زۆر سپاس باشە سپاس بەڕێز کاک سەرکەوت سەرحەت بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە بەنسبەت مادەی 5 یەکەم دەسەڵاتی سەرۆکانی دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادگەری بەڕێ من بەم شێوە داڕژێتەوە یعنی سەرۆکی دەستە هەڵدەسێ بە کۆکردنەوە و وەرگرتنی زانیاری و وردبینیکردن و لێکۆڵینەوە لە ڕاستی و دروستی زانیاری سەبارەت بە هەرچێ سەرۆکایەتێکە پاشان ئارەسەکردنی بۆ داواکاری گشتی بۆ ئەوەی بە پێی یاسا مامەڵەی لەگەڵدا بکرێت باشە سپاس بەڕێز کاک فەرحان جەوهەر بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵ ئەوەدامە کە ئەوەی بۆ زیاد بکرێ هەموو کەسایەتە گشتیەکان ینی هەر لە وڵات هەر کەسایەتێکی گشتی هەبیتن کە کاری گشتی ئەکاتن ئەم حکومەکانی ئەم یاسایە بگرێتەوە لە بەرگەی سێمیشدا پێم باشە دەستگاکانی ڕاگەیاندنیشی بۆ زیاد بکرێتن لەبەرەوەی ناویان نەهاتووە ئەوانیش دەبێ بگرێتەوە و زۆر سپاس ئێستا داوا لە لیژنە پەیوەندیدارەکان بکەین کە هەر ڕوونکردنەوەیەکتان هەیە لەسەر قسەی ئەندامان بفەرمونون دوایی بەڕێز سەرۆکی دەستێژ ئەگەر ڕوونکردنەوەیکی هەیە ئەتوانێت پێشکەشی بکە بەڵێ باشە جەنابەت فەرموو ملاحەزاتی خۆت پێشکەشکە زۆر سپاس جەنابی سەرۆک زۆر سپاس بۆ ئێوە وەڵا بەنسبەت ملاحەزە لەسەرەوە منەوەی کە دکتۆر فرسەتم پێ باشترە کە دەڵێ حکومەکانی ئەم یاسا جێبەجێ دەبن لەسەر سەرۆکەکانی دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری و ئەندامەکانی ئەوان تێدا کار دەکەن بە پێی یاسا کارپێکراوەکان چونکە هەمان بڵێن زاراوەش لە مادەی 5 یاسای ئێستا کە نافزە هاتووە لەبەر ئەوە جاشکە تاکیدکردنەوەیە کە دەستەی دەستپاچی کاتێکە ئیجرعات لەگەڵ یاخود برن حکومەکانی یاسای جێبەجێ دەکات بە تاکیدەوە لە سەریە دیکە بۆ نمونە شتێک تایبەتەوە پەرلەمان بە تاکید قانونی دەسەڵاتی قانونی دامە پەرلەمان مراعات دەکات شتێک بێ ڕەبتی بە ئەنجومەنی وەزیران بێ قانونی دەسەڵاتی تەنفیزی ئەوە دەکات بەڵام ئەوە معنایەوە نییە برن مباشرەی سەلاحەتەکانی خۆی ناکە بەڵام لە کاتی مباشرەی سەلاحەتەکانی خۆیانە بە تاکید ئەبێ ڕەچاوی بکە قانونی ئێمە تاکە قانونی لەو هەرێمە نافزە کۆمەڵە قانونی تر لە پەرلەمانی کوردستانی بەڕێز دەرچووە بەتەکیید بۆیە پێم وایە بە پێی یاسا کارپێکراوەکان ئەوەی کە دکتۆر فرسەت بێ بات و سیاغێکی جوانترە ئەگەنە هەمان مەبەستی ئەوەی خات و ڤاڵای خوێندەوە فەرقی نییە بەڵام ئەوەندە لە ڕووی سیاغەوە باشتر و ڕێکوپێکترە زۆر سپاس زۆر سپاس لیژنە پەیوەندیدارەکان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە گفتوگۆ لەسەر ئەو بابەتە دەرگای بۆ کرایەوە کە لە ناو راپۆرتی لیژنەکەدا هاتووە و لە ناو راپۆرتی لیژنەکەشدا بە وازەحی ئیشارەت بەوە دراوە کە یەکەم سەرۆکەکانی دەسەڵاتی یاسادانان جێبەجێکردن دادگەری ئەندامەکانیان ئەوانەی تێیدا کارمەندن بە پێی یاسا بەرکارەکانی تایبەت بە هەر دەسەڵاتێک لە دەسەڵاتە ناوبراوەکان واتە یاساکە پیادە دەکرێتن بەسەر ئەوانەی کە ناومان برد لە راپۆرتەکەدا نەهاتووە بڵێ و کەسانە بەدەر دەکرێن بەڵکو یاساکە پیادە دەکرێتن بەسەر سەرۆکی دەسەڵاتەکان و لە ئەو ئەندامەکانیان و ئەو کەسانەی تێیدا کارمەندن پێشنیارێک هەبوو کە ئەو کەسانەی تێیدا کارمەندن هەڵبگیرێتن بەڵام ئەوە کە گوتومانە ئەو کەسانەی تێیدا کارمەندن مەبەستمان هەموو ئەو مۆزەفانە دەگرێتەوە کە لە هەر دەسەڵاتێک لەو دەسەڵاتانە کار دەکەن مادام مۆزەفە و پەیوەندی بە کاری حکومیەوە هەیە دەبێ خاضع بێتن لە بۆ ویلایەتی دەستەی نەزاها و ئەوەیشی کە پەیوەندی بە کەرتی تایبەتەوە هەیە ملاحەزە هەبوو بەڵام مادەکە ئاوا داڕێژراوەتەوە کەرتی تایبەت بە تایبەتی ئەو کەس و کۆمپانیایانەی کە لەگەڵ قەوارەکانی کەرتی گشتیدا گرێبەستیان ئەنجام داوە چەند ملاحەزەیەکی لوغەویش هەبوو ئەویان لەلایەن بەڕێز دکتۆر ئەحمەد سەرۆکی دەستەی نەزاها پێشکەش بە ئێمە کراوە لە کاتی داڕشتنەوە و خوێندنەوەی بۆ دەنگدان بە نەزەڕی ئەعتیبار وەری دەگرین و ئەو بنەمایش کە ئاعترازی لەسەر گیراوە بنەمایەکی دەستوری یاساییە
بەوەی کە ویلایەتی عامە لە هەموو وڵاتێک بە پێی دەستور لەسەر کەسەکان تەنها بۆ سوڵتەی قەزائیە بۆیە لەسەر ئەو بنەمایە ئاعتراز لەسەر یاساکە لەسەر مادەکە کراوە و جێردراوەتەوە و بەو شێوەیەش کە دامان ڕشتەوە خوێندمانەوە بۆ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەو شێوەیە لەلایەن لیژنەکانی اتفاقی لەسەر کراوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی یاسا بەرکارەکان پێشنیار کرا و لەلایەن سێ ئەندامیشەوە تەئیدی پێشنیارەکە کرا و لایەن سەرۆکی دەستەشەوە گەر بەڕێستان بیخەنە دەنگدان بۆەوەی ئەویش لە کاتی سیاغا دابڕێژینەوە. باش بەڕێز مامۆستا عومەر کۆچەر هیچ تێبینیەکت هەیە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان موضوع تبينيا سروكي هرمش بر موضوع ملاحظة دصلاة قضائي بويا ودصلاة قضائي سر بتر ديباجاوي وتشتكي شكلية يعني أفان أفي دستي ولاية عامة تقريبا وقتا بيجيتن تسري أحكام هذا القانون على كل شخص يعني أفضل صلاة هرم يعني ورقتي في صلاة جدست جيتن جبرهندي ما أنجمن دادوراني نريوان جهات ولقالكم بنا ما هو باش ام جهش نفي صيغتي افي مترابورت دا عسكري هر دميني دا صلاه هر سر هيجي بس الديف او ياسايت كاربيت تكرنت في ولاتي دا وش صلاحيات في دستك مناكتن باش استاو بيشنيارا خينا دنگدانو بدلنيايو ك من امروك قسم لقال سروكي دستوريجنا بيوندي داركانيش كرد اوي كانوا سراوا بپي ياسا بركاركاني تايبت بهر دا صلاتك لدا صلاتنا وبراوكان لا يوم بس أوش نية ك بپی أو ياسان حصانيان هبت أو بربرسانا چه لبرلماني كردستان ودصلاتي يادانان ياسادانان چه لحكومتي هرم ودصلاتي جبه جكردن بسروكاتي هرم يشوا چه بدصلاتي دادوري أما بو معناه نية كحصانيان هبه بلكو بو معناه كإجراءاتي تايبت ب لبرسينا وكردن تانا بپی ياساي دصلاتكي خوان ركخره بلام أو بيشنيارش ككرا هەردیسانەوە ئەوەش پێشنیارێکی یاسایی خێنە دەنگەوە کێ لەگەڵەوەیە کە یاسا بەرکارەکانی تایبەت بە هەر دەسەڵاتێک بکرێت بە یاسا کارپێکراوەکان کێ لەگەڵەتی؟ شخص کەس لەگەڵێتی کێ لەگەڵی نییە؟ ئاوازخان تۆ لەگەڵی نیت؟ یەک کەس لەگەڵی نییە کەواتە پەسەند کرا. ئێستا دەقی مادەکە بخوێنەوە بۆی هەمووی بخێنە دەنگەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی پێنجەم حکومەکانی ئەم یاسایە پیادە دەکرێت بەسەر یەکەم سەرۆکەکانی دەسەڵاتی یاسادانان جێبەجێکردن دادگەری ئەندامەکانیان ئەوانەی تیایدا کارمەندن بە پێی یاسا بەرکارەکان دووەم کەرتی تایبەت بە تایبەتی ئەو کەس و کۆمپانیایانەی لەگەڵ قەوارەکانی کەرتی گشتیدا گرێبەستیان هەیە گرێبەستیان ئەنجام داوە سێیەم ڕێخستنە سیاسیەکان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی
ڕێکخراوە ناحکومیە نیشتیمانیەکان یەکێتیەکان سەندیکا ناوەندە ئاینیەکان کۆمەڵەکان و یانەکان لەو بابەتانەی پەیوەستن بە ڕەوایی سەرچاوەکانی مایە پێدان و جۆری خەرجکردن و بە دواکەوتنی شوشتنەوەی مایە چه لەگەڵ مادەکەی بۆ شوەیە کە خوێنرایەوە شەست کەس لەگەڵێتی کێ دەژێتی سێ کەس دژێتی کەواتە پەسەند کرا زۆر سپاس بۆ لیژنە پەیوەندیدارەکان زۆر سپاس بۆ سەرۆکی دەستەی گشتی دەستپاکی ئێستا ئەتوان بگەڕێنەوە شوێنەکانی خۆتان بۆی کە بچینە سەر تەوەری دووەمی دانیشتنی کاری ئەمڕۆمان ئێستا چینە سەر تەوەری دووەمی بەرنامەی کاری ئەمڕۆ کە بریتیە لە هەڵوەشانەوەی بڕیاری پێکێنانی لیژنەی کاتی بۆ لێکۆڵینەوە و بە دوواداچوون بۆ بە جنۆسایت ناساندنی تاوانەکانی دژ بە پێکاتەکانی هەرێمی کوردستان عێراق ژمارە 22 ساڵی 2014 بەڕێزان دوا بەدوای ئەو کۆبوونەوە تایبەتەی کە لە پەرلەمانی کوردستان بۆ بە دوواداچوونی کەیسی ئەو تاوانانی کە دەرهەق بە پێکاتەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی براو خوشکە کووردە ئێزیدیەکان و ئاشوریەکان و شەبەک و کاکەیەکانی ناوچە جەناکۆکەکان ڕوویدا بوو هەروە تورکمان کە لە ناوچە جەناکۆکەکان لەلایەن گروپی تەرۆریستی داعش ڕوویدا بوو یەکێک لە ڕاستپاردەکانی ئەو دانیشتنە بریتی بوو لە پێکێنانی لیژنەیەکی تایبەتمەند لە پەرلەمانی کوردستان بۆ بەدواداچوونی بە جینۆسایت ناساندنی ئەو تاوانانە و هەروەها لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە داوایەوە کرابوو کە لیژنەیەکی لەو شێوەیە پێک بهێنرێ لێرە لە پەرلەمان گفتوگۆی لەسەر کرا و لیژنەکە بڕیاردرا دروست بکرێ و تەنانەت ئەندامانی لیژنەکەش خرانە دەنگدانەوە دەنگی لەسەردرا بەڵام لەو کاتەوە تا بە ئێستا و لیژنەیە دەست بەکار نەبووە و لە هەمان کاتیش داواکاریەکی لیژنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسیمان بەدەست گەیشتووە کە داوای هەڵوەشاندنەوەی ئەو لیژنەکاتیەکەن بەو پێی کە لیژنەیەکی هەمیشەیی پەرلەمان هەیە کە یەکێک لە ئەرکەکانی بریتیە لە بەدواداچوونی کەیسەکانی جینۆساید بۆیە ئەم داواکاریە خێنە دەنگەوە کە لەلایەن لیژنەی پێشمەرگەوە بۆمان هاتووە ئەی خوێنمەوە ئەی خێنە دەنگەوە و ئەو کات دەنگدانی ئەندامانی پەرلەمان ئەوە ساغەکاتەوە کە ئایا لیژنە تایبەتمەندەکە بەردەوام بێ یا لیژنەی پێشمەرگە بۆ ئەرکاستێ بەڵام با بیخوێنمەوە گفتوگۆی لەسەرەکەین بیخوێنمەوە چەند ئەندامێکی پەرلەمان بۆیان هەیە ڕای خۆیان لەسەر ئەم بابەتە بن بۆی ئەندامانی پەرلەمانیش بەرچاوڕوون بن لەم بابەتە ئێمە کە ناو واژۆمان لە خوارەوە هاتووە داوا دەکەین کە ئەو لیژنەکاتیەی کە بە بڕیاری 22 پەرلەمانی کوردستان لە بەرواری 23 نۆی 2014 لەسەر جینۆساید لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پێکهێنرا هەڵبوەشێتەوە لەبەرەوەی لە ئێستادا لیژنەیەکی هەمیشەیی هەیە کە بۆ ئەرکە هەڵدەسێت و ئەمەش بە پێچەوانەی پەیڕەوی ناوخۆیە لیژنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی کێ قسەکە لەسەر ئەم بابەتە
قادر وثمان، رواز فائق، نقطة نظام، فالا فريد، نسيم. بەڕێز دکتۆرە ڕێواز نقطەی نظامیت هەیە؟ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئێمە قەرارێکی تەشریعی ئیلغاکەینەوە، بۆچی ئیزنی لیژنەی قانونی داوە؟ یعنی بۆ ئەوان لێ حوزوریان نەبێت. چۆن ئێستا وەرەگیرێ قسەکان و تێبینەکانی هاوڕەکانمان وەرەگیرێ کێ وەڵاممان نەداتەوە؟ جەنابەت خۆت وەڵام دەیتەوە؟ ناو کاتە لیژنەی پێشمەرگە کە داواکاریەکان ڕاستە کردوین ئەتوانین ڕێ بەوان بین کە ئەوان وەڵام تێبینیەکە دروستە لیژنەی پێشمەرگە بێنە سەر منەسە. لیژنەی یاسایی لیژنەی یاسایی شتکایە سەرۆکایەتی لیژنەی یاسایی ژوا بێنە سەر منەسە. بەڕێزکا گۆران ئازاد. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز ئەندامانی پەرلەمان، کاتی خۆشی لە کاتی پێکینانی ئەم لیژنەیە هەمان تێبینیمان هەبوو کە لە بەروەی لیژنەیەکی هەمیشەی لە پەرلەمانی کوردستان هەیە زەڕوڕە و ئیشەکە بکە و بەڵام من یەک پرسیارم هەیە. ئەم پێشنیاریان کردووە بۆ هەڵوەشانەوە، بەڵام لە بەرامبەردا لیژنەیەکەیە کە لیژنەی پێشمەرگەیە و ئەم کەیسە کەیسێکی گرینگە و بەجددی پێویستی بە متابعی پەرلەمانی کوردستان هەیە و حکوومەتی هەرێمی کوردستان چەند وەزیرێکی ڕاست پاردووە. پرسیارەکە لای من ئەوەیە، ئێمە لە نێوان هەردوو لایەندا هەم لیژنەیەکی هەمیشەیی پەرلەمانمان هەیە، هەم لیژنەیەکی کاتیمان هەیە. ئایا کەیسی متابعکردنی ئەم تاوانە بۆ بە جینۆساید ناساندن لەبەرەوەی دوو لیژنە هەیە چاودێری نەکراوە؟ ئەگەر وا بێکارێکی خراپمان کردووە، ئەگەر نا پرسیارەکە دیوێچکە بیکەم لیژنەی پێشمەرگە کە ئیشی لەم لیژنە کاتیە نەکردووە ئاگامان لێ لە خولی پێشەوە با بڵێن لە وەرزی دانیشتنی پێشەوە پێشنیاری ئەوەیان کرد بۆ هەڵبۆشێتەوە. ئایا خۆیان وەک لیژنەی پێشمەرگە کە بە ئەرچی خۆیان دەزانن متابعی ئەم کەیسەیان کردووە؟ سپاس. سپاس بەڕێز. ئەوانەی ئەندامی لیژنەکانن، ئەم دوو لیژنەیە ئێستا لەسەر منەسەشن، ئەوان دوایی دەرفەتی قسەکردنیان پێ درێ. بەڕێز کاک فەرحان جەوهەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من لەگەڵ یاداشتەکەی لیژنەی پێشمەرگەمە کە دوای ئەوەی لیژنەیەکی هەمیشەیی هەیە و حکوومەتیش لیژنەیەکی پێکێنایە، پێم وایە لیژنەی کاتی ئەوەیە هەڵبۆشێتەوە و ئەم لیژنەیە نەمێنێتن، بەڵام بەمانای ئەوە نییە لیژنەی پێشمەرگە و قوربانیانی جینۆساید متابعی ئەم کەیسە نەکات و یان هەماهەنگی لەگەڵ لیژنەی حکوومەتدا نەبێتن. پێویستە بە دوواداچوونی جددی بۆ ئەم کەیسە بکات لەبەرەوەی ئەم کەم سەتاکو ئێستا وەکو دیارە کەم تەرخەمیەکی تێدا هەیە و وەکو پێویست نەچوتە پێشەوە کە زۆر پێویستە بۆ ئەمڕۆی گەلی کوردستان. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز کاک سۆران عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، طبعاً کارکردن لەو پرسی جینۆسایدا تەخەسوسی چەند لیژنەیەکی جیاوازە. لیژنەی مافەکانی مرۆڤ، لیژنەی پێشمەرگە و ئەنفال و جینۆساید، لیژنەی بەرگری و داکۆکی لە مافی ئافرەتان، لیژنەی یاسایی، لیژنەی کۆمەڵی مەدەنی، لیژنەی کۆمەڵایەتی. ئەم متابعەیە کە لە تەخەسوسی زۆرینەی لیژنەکانایە ڕەنگە فۆکەس نەخاتە سەر ئەو پرسە بە تەحدید. بۆیە دروستکردنی لیژنە کاتیەکە لە کاتی خۆی زۆر گرنگ بوو. ڕەخنەکەی کە هەیە
ئەوەیە کە تەفعیل نەکرا لیژنەکە تەفعیل نەکرا و کارەکانی خۆی نەکرد ئەمە مانای وانییە کە ئێمە لە پرسی جینۆساید ئیشمان نەکردووە نەخێر هەوڵی جددی درراوە بە سەرۆکایەتی بەڕێزت کاتێکشاندی پەرلەمان چووە هۆڵەندا لیژنەی مافەکانی مرۆڤ لەگەڵ بەڕێز شێخ شامۆ لەگەڵ بەڕێز کاک ئایدن لەگەڵ کاک دکتۆر سرود کە نوێنەری هەموو پێکهاتەکان بوون چوینەتە دادگای تاوانی نێودەوڵەتی و فۆرمی داعوا تەقدیم کراوە دوو جار وەڵامی دادگای تاوانی نێودەوڵەتی هاتۆتەوە و حکوومەت لیژنەی کاتی چۆتە دادگای تاوانی نێودەوڵەتی ئەمانە هەر هەمووی کارکردنی جددی بووە بۆیە هیوادارم هەڵوەشاندنەوەی ئەو لیژنە کە پێشکەش کراوە نەبێتە ئەوەی کە پەرلەمان نەیتوانی لەم پرسە ئیش بکا و لیژنەکەی هەڵوەشانەوە بۆیە من پێم وایە تەفعیلکردنی لیژنەکە کە لە هەموو پێک هاتەکان و تەخەسوسی لیژنەکانە گرنگی زیاتر دەدا بە کەیسەکە و حکوومەت وەزارەتی شەهیدان و ئەنفال و جینۆسایدی هەیە بەڵام لە دوو وەزیر لە سکرتێری ئەنجومەنی وەزیران لە خەڵکی تایبەتمەند لیژنەیەکی تری کاتی بە پەلە و گرنگ و ئۆفیسی تایبەت و بە دواداچوونی تایبەتی بۆ دروست کردو ئەمە مانای گرنگی پێدانە بۆیە ڕەنگە قسە لەسەر ئەوە بێت لیژنەکە تەفعیل کرێ نەک هەڵوەشێنرێتەوە بەڵێ باش سپاس بەڕێز کاک دکتۆر شۆن قەڵاتزەی بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمانی کوردستان لیژنە کاتیەکە هیچ گرفتێکی نییە لەوەی کە لەبەرەوەی لیژنەیەکی هەمیشەیە ئەو لیژنە کاتی هەڵبۆشێتەوە چکە پێی پەیڕە و مادەکانی 47 و 48 و 49 و 50 تەرکیز لەسەر پێکەنانی لیژنەی کاتی یا خولێکۆڵنەوە دەکەن لەبەرەوە ئێستا پێویستە ئێمە بپرسین ئەو لیژنە کاتیە چ کارێکیان کردووە یان کارەکانیان گەیاندۆتە کوێ بە کام راپۆرتە بە کام سەردانەکانیان کۆمەڵک زانیاری تەندروستیان کۆ کردوێتەوە بۆی بێتە پشتیوانێکی باش بۆ لیژنە هەمیشەیەکە تا ئەو کارە ساتێک کە ئێمە هەموو شەو ڕۆژ باسی مەزڵومیەتی شەنگال دەکەین چەند بست هەنگاویان ناوە کارەکانیان چی بووە نەکەی سار لە بڕیارێکە بەڕاستی هەڵبۆشێنینەوە باش زۆر سپاس سپاس بەڕێز کاک بێسون فایق بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لە کاتی خۆشی کە لە سەرەتای ئەم خولەیە پەیڕە و تعدیل کرا ئێمە تەرحیەوەمان کرد کە جینۆساید شەیدان ئەنفال زیندانیانی سیاسی بەڕاستی بێلیژنەیە لە پەرلەمانە ڕاستە لیژنەی پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید هەیە و دەستیان خۆش بێ ئەندامانی لیژنەکە ماندوون جەبهە بە جەبهەی کوردستانیان بەسەر کردوتەوە شار بە شوار بە دوای کەیسی پێشمەرگەیان زۆر بە وردی ئاگاداری دۆسیی پێشمەرگەن بەڵام پرسی پێشمەرگە پرسێکی جیاوازە لە پرسی شەیدان و قوربانیانی جینۆساید ئەمان لە ماوەی ئەم ساڵەدا تەنها فریای دۆسی پێشمەرگە کەوتون دۆسی پێشمەرگەیەکێکە لە دۆسێ گرنگەکان ئەمڕۆ ئەمان تەنها فریای ئەوە کەوتون بەداخەوە نەیانتوانیوە وەکو پێویست ئاگایان لە پرسە گرنگەکانی تری مەسەلەی جینۆساید بیانی ئەم لیژنەیە کە تێکەڵ کراوە جینۆساید و پێشمەرگە دوو بابەتی زۆر جیاوازن دوو وەزارەتی زۆر گرنگی جیاوازیشن یعنی پێشمەرگە بابەتێکی عسکەری استراتیژی پەیوەندی بە جەبهەکان پەیوەندی بە ژیانی پێشمەرگە جینۆساید و شەیدانیش بابەتێکی ترە پەیوەندی بە پرسی جینۆساید و ئەوانەوەی ئەو کاتیشێمە تەرحمان کرد کە لیژنەکە جیا بکرێتەوە ئێستا جارێکتر تەرحەکەین لە پەیڕەوە تازەکە بەداخەوە ئێستا حالێن پرسی گرنگ هەیە لەسەر جینۆساید جەناب تەزانی لە گەرمیان مۆزوعی جاش و مستەشارەکان و ئەوانە سەری هەڵدا و خۆپشاندان و ناڕەزایی هەیە لە پەرلەمان ئێمە لیژنەیەکی تایبەت بە تەنیامان نییە لە دۆسی جینۆساید و شەیدان بکۆڵێتەوە جا من ئەمە بە فەراغێکە بینم بەڕاستی لە لیژنەکانی پەرلەمانە جارێکتر تەکید دەکەمەوە بۆی ئەندامانی لیژنەی پێشمەرگە دڵیان لە من زویر نەبێ ئەزانم ئیشی باشتان کرۆ دەستان خۆش بێ بەڵام تەنها ئەوەندە فریا کەوتون کە شانی پێشمەرگە ئەوە بکەن ینی فریای جینۆساید نەکەوتون بۆیە داوا دەکەم لە پێڕەوە تازەکەیە جا بکرێتەوە لیژنەیەکی تایبەت بۆ جینۆساید و شەید دروست بکرێت زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک عەباس غەزالی بەڕێز سەرۆکی پارلەمان ئێمە لە ڕاستیدا دەبێ واقع بینانە ببین بزانین ئارەزوومان چیە ویست چیە دەتوانین چی بکەین جینۆساید بە تەنها بە لێژنەیەک یا بە ئەوێک ناکرێ ئێمە گەورەترین هەنگاوە لە حکوومەتی هەرێمی کوردستان وا بلێ بکە کە عێراق ملتەزم بکە ڕێککەوتن معاهدەی ڕۆما ئیمزا بکە بۆ ئەوەی دادگای لەها چونکە لەوێ دوو وڵات دەتوانن ئەم کێسە بجوولێنن و ئەوەی جێگای خۆشحاڵی بوو دوێنی دیتم نوێرەنی ئەنجومەنی ئاسایش سەردانی دهۆک و ئێرەی کرد لە ڕێگایەکی ترکە بۆ جولاندنی مەسایلی جینۆساید بەبێ ئەوەی وڵاتێک بەشداریدا بێ ئەم ڕێگایە
و ئەم لێژنانای هەروەکو باسییان کرد لێژنەی کاروباری پێشمەرگە ئیشیان کردو ڕەنگە نەگەیشت بن بەڵام لێژنە کاتیەکەش ڕەنگە هیچ نەگۆڕێ بەڵام چونکە تەخەسوسیان هەیە ئەگەر لایەنێک بێتە ئێرە قسە لەسەر مەسایلی جینۆساید بکرێتن و یا نەکرێ بەڵام ڕەنگە شتێکیش لە وەزع نەگۆڕێ بۆیە من پیشنیار دەکەم کە ڕەنگە ئەو لێژنە کاتیە وەکو خۆی بمێنێتەوە ئەگەر ئیشیش نەکات چونکە ئەگەر لاانێک بێت وەکو تەخەسوسی دەتوانن قسە و یاسای خۆ بکەن هەروەکو راپۆرتەکەی دکتۆرە واڵا لێرە پێشکەشی ئێمە کرد ئێمە زۆر لێسون بند بووین و سوپاس سپاس بەڕێز کە قادر وەتمان بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵەوەدام کە لیژنە کاتێکە هەڵبوەشێنرێتەوە لەبەرەوە هەم لیژنەی پێشمەرگە و شەیدان و قوربانیانی جینۆسایت و هەمیش کۆمەڵک لیژنەی دیکەی تایبەتمەند هەن کەمانە لیژنەی هەمیشەین وەجگەلەوە لیژنەی باڵای جینۆسایدی شەیە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دروست کراوە کە ئێمە وەکو لیژنەی پێشمەرگە دووجار لەسەر ئەم بابەتە لەگەڵ لیژنەی ناوبراو کۆبووینەتەوە وەزیری شەیدان و ئەمڕۆ لە وەزیری کاروباری کۆمەڵاتیشی دەکرێت بڵین لەگەڵ لیژنەکە کۆبووینەتەوە کە ئەوان لە ڕاستیدا جوڵەی باشیان کردووە دەستیان خۆش بێ بەڵام هەموو لایەک ئاگادارین کە ڕوبەڕووی گرفتی لەمپەری قانونی بوونەتەوە من پێم وایە کە ئەمە جوهدی دەوێت لەسەر ئاستی دامەزراوە فەرمیە باڵاکانی وڵاتیش لەسەر ئاستی قیادەی سیاسی پێویستە زمینە لەبار بکرێت بۆ چالاکیەکانی ئەم لیژنەیە لەو دۆسیەیەدا واتە پێویستە پاڵپشتی ئەو لیژنانە بکرێت کە لەو بۆ ئەو مەبەستا لە ئێستادا هەن ئێمە تەجروبەی خراپمان لەگەڵ لیژنە هەیە ینی مەبەست زۆرکردنی ژمارەی لیژنە نییە تۆ چەند لیژنە دروست دەکەی بەڵام گرنگ ئەنجامە ئێمە ئەو هەموو تراژیدیانەی کە لە ڕابردوودا بەسەر میلەتەکە و میلەتەکەمان و خاکەکەماندا هاتوون لە ڕاستیدا نەتوانراوە وەک پێویست لەسەر ئاسی نێودەوڵەتی بجوڵێنرێن ینی ئەگەر وەفدی فەرمیش ڕۆیش بێت یان لیژنەی تایبەتمەندیش ڕۆی بێت بەڵام لەگەڵ ئەوەدا بەڕاستی پوش و درێژیان پێوە دیار نەبووە بە نەفەسێکی کورد کاریان لەسەر ئەو بابەتە کردووە بە تایبەتی لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەو لەمپەرەی ئێستا ڕوبەڕووی لیژنەی باڵای جینۆساید بۆتەوە لە ڕاستیدا دەبواە ئەم لەمپەرە نەهێڵدرابە بە لە بەرچاوگرتنی ئەو هەموو تراژیدیانەی لە نمونەی کیمیاباران و ئەنفال و جینۆسایدی خەڵکی کوردستان کە لە دوای ڕاپەڕینەوە دەبواە ئەم لەمپەرە نەهێڵدرابە زۆر سپاس باشە سپاس بەڕێز کاک شامۆ شێخۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستی وەکو کاک سۆران عومەر تاییدا بۆ چۆنێوی بکەم پەرلەمانی کوردستانی چ ئاستی سەرۆکاتیە چ سەر ئاستی پەرلەمانتارە چ سەر ئاستی لیژنێت پەیوەندیدارێن ئەوە 8 مانگە درێغی نەکردنە شۆپاندنە ڕەوشە یا خەلکی لێ قەومیایی و کارەسادا بسەرێمە هاتی بەس مخابن ئیرۆ پەرلەمان کەتێت ناوبەینە دوو دیتنێت مختلفدا بەری ئەم بێن بریارە هەلوەشاندنە وێ لیژنێ بدن خەلکەک هەیە تەسەورە گوسا چێ بووە پەرلەمانی کوردستانێ ناخوازە ئەوێ کارەساتێ جینۆساید ناز بکە ئەوێ دیتنە مختلف بارێ پەرلەمانی گران کردە ناوی خەلکی لێ قەومیایی خەلکەک هەیە وی خەلکی فەهمەکی وساش وی خەلکی ڕەچێت کە پەرلەمانی کوردستانیش وی بابەتی ڕەدوت دیتنا من ئەم ئەگەر مەعنیەتە هەلوەشاندنە وێ لیژنێ هەبواژی دویامە خۆ ئێگلا کرد باجارێ ئەم ما دو پروژه یه جنوساید خوندنایی که در باز کنه اگه روزا جنوساید شنگاله سیاهش یا دیجی ناس کردن کارسات وقت جنوساید اگر افراد دو پروژه بدیتنا من بین عرض کردن و لجنه ما اساسی سر بسکنه تصور من بریاره که معنوی خلق ما پیوستی به هیچ پارلمانی کردستانی پشتوانیه که معنوی هبت اف خلقه اف گمانه نمینه اف رخنه سر پارلمان نمینه چون که پارلمان شرعیات نامالا کردستانی هیا اف خلقه برینداره پیوستی بهاری کاریا پارلمان هیا نابا بی رنگی یعنی هلوشاندن ویا ننهوبا نه وقت کی مناسب بو ویا ما خوی اگلا کربا طبیعیه اگر لجنه پیشمرگی وی کاری رابا نه پروبلم بو بس بدیتنا من اف لجنه بمینه دلیل اهتمام پارلمان وی کیسی باشه سپاس خاتو افار ابراهیم بەڕێ سەرۆکی پەرلەمان من تەواوی پشتیوانی خۆم
دەکەم سەبارەت بە قسەکانی کاک بێستون لەو قۆناغەدا زۆر زەرورە لیژنەیەکی تایبەتمەند هەبێتن بەم پرسە لە بەروێ و پرسێکی گرینگە بەڵام کاتی خۆی کە ئەم لیژنەیە تەشکیل کرا ئەوەندەی گوێ لە فراکسیۆنەکان گیرا گوێ ینی ڕێی لیژنە هەمیشەیەکان وەرنەگیرا بوو ینی زۆربەی لیژنە هەمیشەیەکان کاریان لەسەر ئەم پرسە کرد بوو بە تایبەتی لەگەڵ دروستبوونی ئەم ڕووداوە بەشێک لەو ئەندامانە لە لیژنەکان لەم لیژنەیە نەبوون تا ئێستاش بۆ ماوەی 8 مانگە ئەم لیژنە دەبا دەست بەکار بێتن کاری خۆی کردبا و راپۆرتی هەبا هیچی نەکردووە من لەگەڵەوەم هەڵوەشێتەوە زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک باپیر کامەلە بەڕێز سەرۆکی پەرلەمان بێگومان وەکو لە پەیڕەوی ناوخۆدا هاتووە کاکشوان ئاماژەی پێکرد بەڵام لە کاتێکدا ئەوەی کاکشوان ئاماژەی پێکرد جێبەجێ دەبێت کە لیژنەی هەمیشەیی نەبێ کە لیژنەی هەمیشەی هەیەبوو لیژنەی هەمان پسپۆڕیان لە هەمان بواردا ناتوانێت لیژنەیەکی تایبەت دروست بکرێت ئەوەی کە ئێستا لەمپەر بووە لە بەردەمی لیژنەی کاروباری پێشمەرگە و زیندانیان سیاسی قوربانیان جونۆساید ئەوە بووە کە لیژنەیەکی تر هەبووە نەتوانراوەکو پێویست ئێمە بچین ئەو کارەشکەین لە هەمان کاتژدا لیژنەیەکی ترە بێ بەداخەوەکو هاوڕێیانیش ئاماژان پێکرد لیژنەکەی تریش نەیتوانیوە لە ماوەی ڕابردوودا دەست بەکار بێ و کاری خۆی ئەنجامدا لە نێوانی هەردوو لادا لابەلا ئیشکراوە لیژنەکانی تر ئیشیان کردو هەریەکە بە پێی پەیوەندداری بە ئەوەیەوە کەواتە تەرکیزی نەکراوەتە سەرێ بۆ باشتر تەرکیزکردنە سەری ئەمە لە بەردەمی دوو ڕێگاداین یان ئەو لیژنە هەڵوەشێنەوە و لیژنەی کاروباری پێشمەرگە هەستێ بە ئەوە یان دەبێ ئەوەی کە زیادەکەی ئەوەیە کە لە لیژنەیەکی تری هەمیشەیی دروست بکەین و تایبەت بێ بە شەهیدان و قوربانیان جونۆساید ئەوە ڕێگەی سێهەممان نییە چونکە ناکرێت لیژنەیەکی تایبەت هەبێ و لیژنەیەکی هەمیشەیش هەبێ بەڵام دەکرێت یان ئەو لیژنەی ئێمە کە بە ژمارەکەی 11 دەکرێت بە ئیستیسنا زیاد بکرێت بۆ ئەوەی زیاتر پێڕابگا یان لیژنەیەکی تری هەمیشەی وەکو کاک بێستون و ئێوارخانیش ئاماژەیان پێکرێت ئەو لیژنەیە هەمیشەیە تایبەت بێ بە شەهیدان و قوربانیانی جونۆساید و زیندانیان سیاسی ئەگەر نا دەبێت ئەو لیژنەیە هەڵبەشەوە من پشتیوانی لەوەی دەکەم هەڵوەشێتەوە ئەو لیژنەیە هەمیشەیە بەکاری خۆی هەڵستێ یان لیژنەیەکی تری هەمیشەیی تایبەت باوە دروست بکرێت و سوپاس زۆر سپاس بەڕێز کاکشوان ئەحمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم باش بوو ئەگەر لیژنەکە ئەگەر هەر لە خلالی ئەو هەفتەش مانگەی ڕابردوو گەر شتێکیان هەیە پێمان خۆش و بە راپۆرتە کە پەرلەمان و خەڵکیان لێ ئاگادار کرد باوە و ئەوەی تریش دەربارەی هەڵوەشاندنەوەی یان هەڵنەوەشاندنەوەی بەڕاستی برینەکان قوڵە کارەساتەکە زۆر گەورە بووە و لەو قۆناغەشدا من پشگیری لە بەڕێز شێخ شامۆ دەکەم کە ئەو لیژنەیە بمینێتەوە واروها کاک سۆرانیش ئیشارەت پێدا ئەگەر لیژنەکە بژمینێتەوە تەفعیل بکرێەوە کەسانی تریش ئەگەر ئیزافەشی بۆ بکرێ بۆی بتوانێت ئەو لیژنەیە لە ماوەی داهەتوو ئیشەشی زۆر باش بکە بۆی هاوکاربی لۆ بە جونۆساید ناساندنی ئەو قەزیە گەورەیە کە بەسەر خەڵکی کوردستان و خوشک و برای ئێزیەکانمان داهاتیە لە دەبەرەکە و زۆر سپاس زۆر سپاس بەڕێز دکتۆر سرود سەلیم بەڕێز سەرۆکی پەرلەمان بە تەسەوڕم ئەم لیژنە ئەگەر هیچ ئیشیش نەکە وجودی ئەم لیژنە لە پەرلەمان تەکیدە کە پەرلەمان ڕۆلی هەبوو اهتیمامی کردووە بە پرۆسەی بە جینۆساید ناسینی ئەم کارەساتە هەروەها پشگیری لە قسەکانی بەڕێزان کاک سۆران عومەر و شێخ شامۆ و هەموو ئەوانەی کە داوایان کردیە ئەو لیژنە ببینێتەوە زۆر سوپاس زۆر سپاس بەڕێز کاک فەرهاد حەمە ساڵح بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان ئەو لیژنەیە شتا کارەکانی خۆی تاوا نەکردو تا هەڵبوەشێ ینی نە بە جینۆساید ناساندراوە نە هیچ کراوە لە لیژنەیەکدا بەڕاستی ئەوە هەر وەکو شتێکی معنەوی بۆ پەرلەمانی کوردستان بۆ خەڵکی کوردستان بۆ ئەو خەڵکەی کە ئەو جینۆسایدی بەسەر هاتووە شتێکی زۆر گرنگە لەبەرەوە پێویستە ئەو لیژنەیە تەفعیل بکرێ و بەهێزیش بکرێ خۆ ئەگەر برادرانی لیژنەی پێشمەرگە من پێم وانییە پێیان ناخۆش بێ پێ ناخۆشبوونی بۆ چییە لەبەرەوە ئەو لیژنەیە زۆر گرنگە من پشتیوانی لەو برادران ناکەم زۆر سپاس بەڕێز کاک سالار مەحموود بەڕێز سەرۆکی پەرلەمان سالار مەحموود
سەبارەت بەم لیژنە کاتیە و بە شێوەیەکی گشتی سەبارەت بە کەیسی شنگال من ئەمەوێ ئەوە بە بیر جەنابتان بێنمەوە جەنابی سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمان کە پەرلەمانەکەمان لە مەسەلەدا بە جۆرێک لە جۆرەکان کەم تەرخەم ڕۆڵی دەرکەوتووە بۆ پێی کە لە دوای ڕووداوەکانی سێهشت پەرلەمانتارانی کوردستان پرۆژە بڕیاریان پێشکەشی پەرلەمانی کوردستان کردووە بە تەحدید لە هەفتەی هەشتی پارساڵ بۆ بڕیاری تاوانی شنگال لەو بڕیارەدا قوربانیەکان بە شەهید هەژمار بکرێن و بە پێی یاسای ماف و امتیازاتی شەیدان مامەڵە لەگەڵ شەیدەکاندا بکرێ و ئەو ڕۆژە بکرێتە ڕۆژی تاوانی شنگال بە بڕیار و من ڕاموایە ئەو لیژنەیەک بۆ لەسەر ئەو بنەمایە دروست کرا کە ئەو کاتە جۆرێک لە حساسیتێکە بوو بەڵام ئێستا کە ئەو ساتە وەختەیە کە ئێمە دەبێت لەم پەرلەمانە سەبارەت بە پرسی شنگال بڕیار بدەین و چیدی ئەو پرۆژە بڕیارە کە خوێندنەوە یەکەمی بۆ کراوە لای لیژنە مەعانیەکانە تەخیر نەکرێ پرسی شنگال پرسێکە پەیوەستە بە هەرێمی کوردستان پەیوەست نییە بە هیچ هێز و لایەنێک لە ناو هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان و مەرجعیەتیش بۆ پەرلەمانی کوردستانە بڕیار لە مەسیری شنگال لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری بە پیرەوە چوون بۆ ناساندنی ئەو جینۆسایدە لە ئاسی نێودەوڵەتی و هەندێک بڕیاری لۆکاڵی لە ئاسی ناوخۆشدا بەبێ پەیوەست بوون بە پرسێکی ترکە بە پەیوەندی بە جینۆساید ناساندنەوە هەبێ لە ئاسی دنیادا کۆمەڵە ئیجراعات هەیە لە ناوخۆ بۆ مامەڵەکردن لەگەڵ قوربانیەکان لەگەڵ ئەو ڕۆژە پەرلەمانی کوردستان دەبێ بڕیار بدە داواکارم لە جەنابتان لیژنە معنیە هەمیشەیەکان ڕابسپێرن بە نووسینی دوا راپۆرت و پێشکەشی پەرلەمانی کوردستانی بکەن کە ئێمە لیژنەی هەمیشەیش هەبوو لە پەرلەمانی کوردستان هیچ ئیجاب بە لیژنەیەکی کاتی ناکا کە لەوانەیە خەڵکی متەخەسیسی کەمتر تێدا بێ و بۆ بەرچاوڕوونی جەنابتان زۆربەی لیژنە هەمیشەیەکان سەردانی دەفەرەکەیان کردووە بەرچاوڕوونیان داوەتە پەرلەمانی کوردستان سەبارەت بە پێویستیەکانی ئەوەی ڕوودا و تەداعیەکانی و پێویستیەکانی کارکردن بۆ ئایندەی ئەو مەنتیقەیە لەبەر ئەوە جارێکی تر تەئکید دەکەمەوە لە ئاسی ڕێعامە لە ئاسی خەڵکی شنگالە لە ئاستە جاجیەکانی تری ڕێکخراوەکانی تایبەت بە جینۆسایدا پەرلەمانی کوردستان کەوتووەتە بەردەم بەرپرسیارەتی و بەگلەیشەوە ئەو پرسیارە ڕوبەڕووی ئێمەمانان و هەموو پەرلەمانی کوردستان دەکرێتەوە داوا لە جەنابتانەکەم بە بەرپرسیارەتی قانونی ئەو پرۆژە بڕیارە با مەساری قانونی خۆی وەرگرێ و سپاسدانەکەم زۆر سپاس بەڕێز کاک ساڵح فەقێ بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام بەر لەوەی بێت سەرەوەی ئەم لیژنەیە هەڵبۆشێتەوە یان هەڵنەوەشێتەوە لە ڕاستیا بوو خێراتر چ ئەم لیژنەیە و چ لێژنەی پێشمەرگەش لە ڕابردووە کارەکانی خێراتر بکردایە بە تایبەتی ئەو تاوانانەی کە دەرحەق بە کوردانی ئێزدی ئەنجام درا لەو سندرا وردە لە ساڵی ڕابردووە ئەو ئاسەوارانی ئەو تاوانانە بەرەو بەشێکی بەرەو نەمانە چێ و ئێمە وەکو لیژنەی ناوچە کوردستانیەکان دووجار سەیدانی مەیدانی ئەو سندرومان کردووە ڕەخنە و گلەی و گازندەی ئەویان هەبووە کە ئەو لیژنەی حکوومەت هاوکار نییە بۆ تۆمارکردنی هەموو ئەو تاوانانە بۆیە بەشێکی پەیوەندی بە ئەوەیە کە بوو خێراتر ئاستەواری ئەو تاوانانە بە دۆکومنت بکرای و ئێمە بە راپۆرتی خۆشماوەکو لیژنەی ناوچە کوردستانەکان ئاڕاستەی بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانمان کردووە و من پێشم وایە ئەم لیژنەی کە لە ڕابردووە دانراوە ئێمە بەرچاومان ڕوون نییە ئەبوو راپۆرتێکیانە بێ بزانین ئەو لیژنەیە لە ماوەی ڕابردووە چی کردووە بۆیە دەنگدانی ئەندامانی بەڕێزی پەرلەمان لەسەر و بنەمایی کە ئەو لیژنەیە بمێنیان نەمێنێ لە ڕوانگەی کارەکانیان وەیە لە ڕابردووە منوک و ئەندامێکی پەرلەمان لە ڕاستیدا تەنها شتی عام نەبێ ئەو کارانە نازام چیان ئەنجام داوە ئەو لیژنەیە لە ڕابردووە و زۆر سپاس زۆر سپاس ئێستا ئەندامانی دوو لیژنەی پەیوەندیدار بەڕێز کاگاری هەرسین زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر دووترا بەڵام بەعام ئەگەر تەسنیفی بکەین بە دوو بەش دابەشە بێ یەکێکیان هەڵێ بمێنێتەوە بۆچوونێک هەیە کاڵێ با بمێنێتەوە و بۆچوونێکی ژەڵێ با نەمێنێتەوە من حەزەکەم لەوە دەست پێ بکەم کە من خۆم قەتەستم بۆ نەکردووە کە پەرلەمانی کوردستان گومانی هەبێ لەوە یاخود نەیەوێت ئەو کەیسە بە جینۆساید بناسێ بۆیە سێرم لێ دێت لە هۆڵی پەرلەمانی کوردستانە باسیەواکرێ مەسلەی بوونی لیژنەیەکی هەمیشەی و تەریب لەگەڵ ئەوە دروستکردنی لیژنەیەکی کاتی ئەوە کاک برای بەڕێزم کاک باپیر کامەلا زۆر جوان ئیشاری پێکرد من دووبارەی ناکەم وە قسەکەینەکەی بەڵام ئەوەی کە زۆر مهمە یعنی بە پێویستی ێزانم هەندێک حقیقەتەیە تاڵیشە بەس با باسیکەین ئێمە کە هاتینە سەر ئەم لیژنەی پێشمەرگەیە ئەم لیژنەیەمان گردە دەست لەگەڵ هاوڕێ بەڕێزەکانمان دووسێ دۆڵاوی بەتاڵمان بەرکرد
یعنی چی لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ هاوکارەکانمان لە خولەکانی پێشوو بە هیچ جۆرێک ئەرشیڤێکی دەوڵەمەند لەسەر جینۆساید دروست نەکراوە. ئیتر ئەمە خەتای پەرلەمان بووە، خەتای حکوومەتی هەرێمی کوردستانی بەرئەکەوێت. من نازانم ئەم مۆزوعی هیچ جینۆساید ئەوانەی کە متابعیان کردووە هیچی ڕۆژێک و دوو ڕۆژ نییە، هیچێکی بەردەوامە، چونکە زۆر هەتا زیاتر بۆی بچیت ئەلیمنتی تازە توخمی تازە ئەدۆزیتەوە کە عیلاقی بەسەر جینۆسایدەوە هەیە کە ئەبێ بە ئەرشیڤی بکەیت. بۆ ئێمە ئیشێکی ئاسان نییە، ئەبێت لە پشت لیژنەیەکی کە بڵێن هەرچی متابعەکردنی جینۆسایدی لەسرە لە کوردستان ئەبێت لە پشت ئەو یەک تیمی پسپۆری، بەڵام بەڕاستی پسپۆر نەک مستەشار تەعینکرابێ لەسەر ئەساسیەوەی کوڕی باشە، بەڕاستی تیمێکی هی پسپۆر هەبن، مەرج نییە لەو مستەشارانش بن کە لە ناو مؤسسەی پەرلەمانە داوام بکەن، لەوانەیە خەڵکە بێ پسپۆرێکی زۆر باش بێ، مامۆستا بێ لە جامعەیە لە لەندەن یا لە جامعەی سلێمانی یا دوهۆک یا چۆ، ئەم تیمە وەکو تیمێکی پشتیوانی بێ بۆ ئەو لیژنە پەرلەمانیە. لیژنەکەی حکوومەت نازانم چێ بوو لەو بەڕێزانە وەزەم کاقار بوو ئیشارێکی پێدا. ئێمە ئەوە ئەم ڕۆژجارێکی تر بۆ جاری دووهەم بوو لەگەڵیان دابنیشین لەسەر ئەو ئیشانی کە کردویانە. بەڕاستی هەتا ئێستا ئینسان ئەو ئینتیباعی لا دروزە بێ کە ئەو لیژنەی حکوومەت دروستی کردووە زۆر باشیشی کردووە و زۆر چالاکە، چ لە لۆبیکردن لە بەغاو لە دەرەوە لە ئەوروپا وچێ لە سەردانی مەیدانی و کۆکردنەوەی زانیاری و بە ئەرشیڤکردنی ئەو دیکومنتانی کە هەن لەسەر جینۆسایدەکەی ئەو جینۆسایدی کە بەرامبەر یەزیدەکان کراوە. مەسەلەی من پشتیوانی قسەکانی برای بەڕێزم کاکسۆران عومەرەکەم لەوەیە کە ئەمە مەسەلەی جینۆساید ئیشی یەک لیژنەی تایبەت نییە، زۆر لیژنە پێوی مەشغوڵە، بۆیە گۆڕینەوەی زانیاری لە نێوان لیژنەکانە و هاوکاریکردن زۆر گرنگە. بە تەئکید من خۆم من پشتیوانی لەوە ئەەکەم کە پێویستە بۆ جینۆساید و شەهیدان و ئەنفال ئەوەی کاک بەستون فەرموویت 100% من پشتیوانی لێ یەکەم کە ئەبێ لیژنەیەکی هی تایبەت هەبێ بەوە لەبەر ئەرچێکی قورسە. فەرقێکی گەورەی ئەو لیژنەیەش لەگەڵ هەموو لیژنەکانی تر ئەوەیە کە ئەمە بوعدێکی نەتەوەیی و نیشتیمانی هەیە، هەتا ئەتوان بڵێم ناسنامەی نەتەوەیەتی هەیە. باشترین بەڵگەش بۆ ئەوە بەراوردکردن یاخود هێنانەکە باسکردنی جینۆسایدی جوولەکەکان لە حربی عالەمی دۆماکە بە قوترین ئەتوان بڵێم یعنی پشتیوانی بوو بۆ دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل. مەسەلەیەک من نازانم ئایا لە چوارچێوەی ئەم مەشغوڵیەتیە کە ئێستا ئەم پەرلەمانە هەیەی مەجال ئەبێت حاڵەتێکی بڵێن ئیسیسنایی ئێمە دابمەرزێنین و ئەم لیژنەی پێشمەرگە و شەهیدان و جینۆسایدۆمانە بکەین بە دوو کەرتەوە. لیژنەی پێشمەرگە جیا بکەینەوە ئەوانی تر هەمووی بکەونە لایەکی تر. نازانم ئەمە چەند عەمەلیە و چەند سەرێشەیە بۆ ئەو پەیوەندی بە پەیڕەوە هەیە بەڕێز کاک ئەو کات لە هەمواری پەیڕەوە توانین باس لەو پرسە بکەین. بەڵێ منیش بۆی وتم نازانم چۆن. هیوادارم لە نووسینەوەی پەیڕەوی داهاتووە ئەو ڕەچاو بکرێت. مەسەلەی تر دیسانەوە ئێمە سەر قسەکانی کاک بەستون کەوتی فعلا گرەیەکە لە شوێنی خۆیەتی، یعنی ئینسان کە شتێکی ڕاستیان پێوە بۆ پێی ناخۆش بێت. ئێمە بە تەئکید وەکو پێویست نەمانتوانیوە متابعەی دۆسیە و کەیسی جینۆساید بکەین بۆ لەبەر ئەو هۆسادەیەی کە خۆی باسی کرد کاک بەستون کە ئێمە بە درێژایی 1050 کیلۆمەتر متابعەمان لەسەر بووە لە جەبهەکان، وەزعی پێشمەرگە، وەزعی تەسلیحیان و مەسەلە فەنیەکانی تر کە لەناو وەزارەتی پێشمەرگایە هەن. هۆکاری ئەوەش زۆر سادەیە چونکە ئێمە ئێستا لە شەڕین، بۆیە هەموو تەرکیزەکە خراوەتە سەر ئەوە. ئێمە لە لیژنەی پێشمەرگە مناقەشەیەکمان کردووە یاخود بیرۆکەیەکمان بۆ هاتووە کە جگە لە بوونی لیژنەیەکی هەتا جینۆساید هەمیشەیی لە پەرلەمانی کوردستان پێویستە بۆ بەرجەستەکردنی مەسئلەی جینۆساید بەرامبەر خەڵکی کوردستان لیژنەیەکی باڵا هەبێ لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان بە ئەندامەتی بڵین ئەندامی پەرلەمانی کوردستان، نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان، کۆمەڵگای مەدەنی، ناوەندە زانستیەکان،
لایەنی قەزایی و سەرۆکایەتی هەرێم ئەمانە هەموو تیا بەشدار بن هیچ نەبێت ئەمە لایەنی سیمبۆلیکی ئەو زوڵمە زۆرەیەکە لە میلەتەکەمان کراوە. مەسەلەی ئەوەش کە لیژنەی پێشمەرگەی پێی ناخۆش بێت کاک فەرهاد وەڵا بەس بێمان ناخۆش نییە یعنی ئەگەر بێت و بڕیار بێرێ بام لیژنەیە بمێنێتەوە بەس خۆوێ لیژنەکە بەرهەمی هەبێ ئەی نابێ بەس ناو بێت حەلی وەسەتێک هەیە ئەم پەرلەمانە ئەتوانێت ئەو لیژنە موقەتەی کە دروستی کردووە بە شێوەیە لە شێوەکان دەمجی ناڵین دەمجیکە بەڵام کانال دروستکە لە بینی ئەم لیژنەیە و ئەو لیژنەیە حکوومەتی هەرێمی کوردستان کە بێکەوە هاوکاری یەکتری بن ئەم لیژنەیە تەقریرەکانی خۆی بێنێتەوە بۆ ئەوێ و لیژنەی حکوومەتیش ئەو تەقریرانی خۆی بێرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران. بەڵام بەگشتی یعنی ئەگەر سەیری بکەین ئەم لیژنەیە باشترین مبڕیر بۆ ئەوی کام لیژنەیە پێویستە هەڵبۆشێنرێتەوە ئەوەیە کە هەتا ئێستا لەوەتەی دروست بووە ئەم لیژنەیە بەردێکی نەخستوتە سەردارێ هیچ بەرهەمێکی نەبووە لەگەڵ ڕێز و خۆشەویستیمان بۆ ئەندامانی لیژنەکە بۆیە هەڵوەشانەوەی بە پێویستە زانین. زۆر سپاس. باشە سپاس. بەڕێز دکتۆرە ڤالا فەرید. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەوەیە من تەرکیزی لەسەر دەکەم تەنها ئەوەیە کە دامەزراندن و دەنگدان لەسەر ئەو لیژنەیە بە هیچ شێوەیەک پێچەوانەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان نییە لەبەرەوەی هەر لیژنەیەکی کاتی کە دروست دەکرێت و لە پەرلەمان دەنگی لەسەر دەدرێ حتمەن بۆ دەعمکردن و کارکردن و ممارەسەکردنی بەشێک لە اختصاساتی لیژنەیەکی هەمیشەیە واتە هەر لیژنەیەکی کاتی کە دروست دەکرێتن مانایەوە نییە کارێکی پێدەست پێدرێتن کە لە اختصاسی پەرلەمان و لە اختصاسی لیژانەکاندانە بێ. ئەو لیژنەیە کە دروست کرابێ گومان لەبەر ئەهمیەتدان و گرنگیدان بوو بە تاوانەکان بە تایبەتی تاوانی جینۆساید کە لە 3/8 لە دژی کوردانی ئێزیدی ئەنجامدرا. ئەوە وای کرد کە پەرلەمانی کوردستان لە نەبوون یاخود لە با بڵێن مەشغەڵەتی لیژنەی پێشمەرگا کە نەپڕژێتە سەر ئەو کارانەی کە بەڕێز سەرۆکی لیژنەکە خۆی ئیشارەتی پێکرد و ڕوونی کردەوە لیژنەیەکی کاتی دروست بکرێتن ئەو لیژنە کاتیە تایبەتمەند بێتن بە ممارەسەکردنی ئەو کارانەی کە پەیوەندی بە جینۆسایدی پێکهاتەکان و کوردانی ئێزیدیەوە هەیە. بۆیە لە ڕووی پەیڕەوە بە هیچ شێوەیەک پێچەوانە نییە بەڵام من لەبەر ئەوەی ئەندامم لە لیژنەکە ناتوانم بەرگری لەمانەوەی لیژنەکەدا بکەم بۆ ئەوەی نەگوترێت لە بەرخۆیەتی بەڵام ئەگەر ئەندام نەبامان من یەکێک دەبووم لەوانەیە کە پێداگریم دەکرد لە سەرمانەوەی لیژنەکە و بە زەڕۆری دەزانم بەڵام پێشنیارێک بۆ پەرلەمانی کوردستان هیوادارم بە هەند وەربگیرێ پێم باشە کە هەڵوەشانەوەی ئەو لیژنەیە هاوکات بێتن لەگەڵ دەنگدان لە سەردامەزراندنی لیژنەیەکی هەمیشەیی واتە جیاکردنەوەی لیژنەی پێشمەرگا لە لیژنەی جینۆساید و ئەنفال و زیندانیانی سیاسی. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس. بەڕێز دکتۆرە بەهار محمود. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر کارێک لە پەرلەمان یا لە هەر مؤسسەیەکی ترا ئەکرێ ئێمە پێویستە سەیری هەدەفەکەی بکەین. هەدەف لە دروستبوونی ئەم لیژنەیە لە بیدایەتەوە موسانەدەکردنی لیژنە هەمیشەیەکەی پەرلەمان بوو لەبەر بەربڵاوی کارەکانیان بۆی پەرلەمان بتوانێت لەو کارە ساتەی کە بەسەر خوشک و برایە زیدیەکانمان هاتووە لە بواری اختصاصی خۆیان بە دەوری خۆی هەستێ. ئەمە هەدەفەکە بوو بەڵام ئێستا کە ئێمە سەیری لیژنەکەکەین هەدەفەکەی نەهێناوەتە دی بۆیە لێرەیە گرنگ ئەوە نییە هەڵبۆشێتەوە یا هەڵنەوەشێتەوە بەس گرنگە پەرلەمانی کوردستان لە بواری اختصاصەکەی خۆیان دەوری هەبێ لەم کارە ساتەیە. بۆیە ئایا ئەمە دەمجەکرێ لەگەڵ لیژنەکەی ترا یان تەفعیلەکرێ بە جۆرێک لە جۆرەکان تا ئێستا بۆ تەفعیل نەبووە ئەوە گرنگە کە پەرلەمانی کوردستان کار بکات لەسەر ئەم کەیسەیتر لیژنە هەمیشەیەکەی یا ئەم لیژنەیە تەفعیلەکرێ گرنگ نییە. باشە سپاس. بەڕێز خاتوبار عەبدوڕەحمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئەو کاتەی کە پەرلەمان بڕیاری لەسەر پێکهێنانی ئەم لیژنەیەدا لە سەروبەندی تاوانەکانی شنگال و ئەو حاڵەتانەی کە ڕوویدا بۆیە لە پەرۆشی سەرجەم پەرلەمانتارانەوە بوو بۆ پێکهێنانی ئەو لیژنەیە بەڵام ئەبێدان بۆیە بنێن لەو کاتەدا ڕەچاوی ئەوە نەکرا کە لیژنەیەکی هەمیشەیی هەیە بە ناوی قوربانیانی جینۆساید
بۆیە بە پێی پەیڕەوی ناوخۆ ناکرێت تۆ لیژنەیەکی هەمیشەیت هەبێ لیژنەیەکی کاتیشی بۆ دروست بکەی بۆیە ئەبێ ئێمە چارەسەری ئەو حاڵەتە بکەین ئێمە لیژنەکە خودی لیژنەکە پێک نهێنراوە ئەندامانی لیژنەکە یعنی پێک نهێنراوە تا هەڵی وەشێنینەوە ئێمە باز لە بڕیاری پێکهێنانەکەی ئەەکەین کاڵوەشێتەوە نەک خودی لیژنەکە چونکە لیژنەکە لە ئەساسەوە پێک نەهێنرا هەر ئەو کاتە کە پێک هێنرا ئەو ناڕەزایەتیە هەبوو لەلایەن لیژنەی پێشمەرگاوە چەندین پەرلەمانتار کەوتیان ئەمە بە پێی پەیڕەوی ناوخۆ ناگونجێ لەبەر ئەوەی لیژنەیەکی هەمیشەیی هەیە سەبارەت بە پرسی جینۆسایت لە ڕاستیا پرسێکی اختصاسیە بۆیە فعلان پێویستەکە لیژنەیەکی تایبەتمەند هەبێت چونکە هەم جینۆسایدی شنگال و هەموو ئەو جینۆسایدانەی ترکە لە ئەنفال و لە کیمیابارانی هەڵەبجە و لە بارزانەکان و هەموو ئەو تاوانانەی ترکە هەبووە پێویستەکە کە فعلەن ئێمە پێویستەکە لیژنەیەک هەبێ و ئەو لیژنەیە اختصاسی بێ بۆیە بۆ چارەسەری ئەمە ئەبێ لیژنەکە هەبێ بەڵام ئەمە چۆن لە پەیڕەوی ناوخۆیان جێ ئەەکەینەوە لە پەیڕەوی ناوخۆیان گرنگە ئێمە ڕەچاوی بکەین لە قۆناغیدا هاتووە هەتا ئەو کاتەی لیژنەیەکی هەمیشەیی هەبێت ناکرێت لیژنەیەکی کاتی هەبێ چونکە پێچوانە دەرەچێت لەگەڵ پەیڕەوی ناوخۆ بۆیە ئەبێ لە پەیڕەوی ناوخۆیان معالەجەی ئەمە بکرێ بە پێکهێنانی لیژنەیەکی تایبەتمەند و بەڵێ ئێمە لە لیژنەی پێشمەرگا بە گرنگی ئەزانین و دان بەوەشە ئەنەین لیژنەی پێشمەرگا لەبەر ئەوەی کە چوار اختصاص پێشمەرگا شەهیدان قوربانیانی جینۆساید زیندانیانی سیاسی ڕەنگە وەکو پێویست ئەو پرسە گرنگە کە قوربانیانی جینۆسایدا لای بەلایە نەکرابێتەوانێ هێندەی سەرقاڵی پرسەکانی تری شەهیدان و پێشمەرگە و زیندانیانی سیاسی بووین بۆیە بەڵێ هەمومان متفقین لەسەر ئەوەی کە لیژنەیەک هەبێ بەڵام ئەبێ بە پێی پەیڕەوی ناوخۆ بە پێی ڕێکارە یاسایەکان معالەجەی ئەوە بکەین جگە لەوەی کە لە ڕاستیە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان دوو ئەرکە سەرەکیەکەی خۆمان کە یاسا دەرکردن و بە دوواداچوونە ئێمە ئەرکی بە دوواداچوونمان هەیە بۆ ئەو بڕیارانەی کە دەرکراوە بۆ بە جینۆساید ناساندن لەوەیە کەم تەرخەمی هەبووە کە ئەبێ کاری جدی لەسەر بکەین و سەبارەت بە دوواداچوونیش ئێمە چەندین جار لەگەڵ وەکو لایەنی معنی لەگەڵ وەزارەتی شەهیدان کۆبووینەتەوە ئەوان دوو بربەستی ئەساسیان بۆ ئێمە ڕوون کردوتەوانێ ئەڵێ لەبەر ئەوەی عێراق ئەندام نییە لە دادگای تاوانەکان ئەمە گرفتێکی سەرەکیە بۆ ئیشەکانی ئێمە بۆیە ئەبێ جەخت بکەین لەوەی کە هەوڵ بین ئێمە لە هەرێمی کوردستانەوە فشارێکیش دروست بکەین و هەوڵ بین هەوڵەکانمان بۆ ئەوە بێ کە عێراق بەشدار بێ لە ئەو ئیتیفاقیەی کە کراوە و بەشێک بێ لە دادگای تاوانەکان جگە لەوەی کە ئەوان گرفتێکی کەیان هەیە کە مەسلەی بە جینۆساید ناساندن پرسێکی نێودەوڵەتیە ئێمە ئەمانەوێت لەسەر ئاستی نێودەوڵەتی بیناسێنین کاتێک لە ناو خۆیە ئێستا یەکێک لەو گرفتانەی کە ڕوبەڕوو بۆتەوە لە پرسەکانی پێشترە لە ناساندنی جینۆسایدا ئێمە لە چوارچێوەی عێراقا بە جینۆساید ناساندومانە بۆیە لە دەرەوە لە ئاستی نێودەوڵەتی پێمان ئەوترێ ئەمە نووسراوی وەزارەتی شەهیدانەکە لە وەڵامی ئێمە نووسیوانە ئەڵێ بۆیە کە پێیان ئەڵێن ئەڵێ ئێوە خۆتان ناساندوتانە ئیترکەواتە بۆ هەوڵدەن ئێمە پشگیریتان بکەین بۆیە ئەبێ ڕەچاوی هەموو ئەوانە بکرێ و زۆر سپاس کاکدلێر بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئێمە پێمان باشە ئەم گفتوگۆیە دوا بخرێ بۆ زیاتر لێک تێگەیشتن لەگەڵ هەم لیژنە کاتیەکە و زەمینەیەکی باشتری بۆ بڕەخسێنین هەم بۆ ئەوەی کە ئەو لیژنە فراوانە بکرێتە چەند لیژنەیەک بۆ ئەوەی باشتر سەرپەرشتی شوکارەکانی بکرێ باش بەڕێز کاگاری هەرسین زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان 100% پشتیوانی لە قسەکانی برای بەڕێزم کاکدلێرەکەم بۆ لەبەرەوەی ئەمە زیاتر هەڵەگرێ تەنەفوسێکیشە بۆ خۆمان بۆ ئێمە کە لەگەڵ یەکتریا لە مەمەڕەکانی پەرلەمان بێ لە ژووری فراکسیۆنەکان بێ لە دەرەوەی پەرلەمان بێ کۆ بیرورا بگۆڕینەوە بگەینە حەلێکی جەزری و باشتر بۆ ئەمە زۆر سپاس باشە سپاس سێ نقطەی نظامی هەیە تکایە نظامی بۆی هەندێک ڕوونکردنەوە بین ئێمەش دوایی ئەو بابەتە خێنە دەنگەوە کاک خەڵەف بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە من بەش بە حاڵی خۆم واژۆم لەسەر هەڵۆشاندنەوەی لیژنەیە کردو لەسەر دوو بنەما یەکەم ئەو لیژنەی کە هەبووە تاکو ئێستا هیچ کارێکی نەکرد بوو بێئومێد بووم لە لیژنەکە دووهەم قەنەعەتم وا بوو لیژنەی مختص کە پێشنیارێکی لەو جۆرەیان کردو بۆ هەڵۆشاندنەوەی لیژنەکە
ئیمکانێتی ئەویان هەیە یان ئامادەکارییان کردو بۆ ئەوەی هەنگاوی باشتر بنێن یا هەنگاو بنێن بۆ ئەو مەجالە بەڵام لە ڕوونکردنەوەی بەڕێزان لە لیژنەی پێشمەرگە گەیشتمە و قەناعەتەی کە ئەم بابەتە وانیەوە ئەوان ئەرکی زۆر قورستریان لەسەر ئەوە نابێ بۆیە ئەگەر ئێمە ئەتوانین لەم دانیشتنە لیژنەکەی جەنابیان ئەوەی کە مختصە و کاکبێستون باسی کرد لێ جیا بکەینەوە و بتوانین لیژنەکە بکەین بە دوو لیژنە ئەوە سەحبی واژۆکەم ئەەکەم و ئەگەر نایشتوانین ئەوە بکەین دیسان سەحبی واژۆکەم ئەەکەم لەبەرەوەی ئەو لیژنە بمێنێتەوە بەهێستری باش سپاس بەڕێز دکتۆر محەممەد علی بەرە سەرۆکی پارلەمان من via باغم ڕاستی نەنقطە نظامیە ئەگەر دەلیڤە هەبیتن بەس دقیقەیەکێدا ئەو کاتێکی ئەم لیژنەیە پێکێنرا ئایا ئەو کاتایمە نەمان دەزانی کە لیژنەیەکی هەمیشەیی هەیە کە ئەو ئیشە دەکات اختصاسیە بەڕای من پێی ئەو خوێندنەوەی کە ئێستا هەیە بابەتەکە زۆر بە شەخصی وەرگیراوە لیژنەی پێشمەرگێ بە ڕێزان ئێوە بە شەخصی وەرنەگیرن ئەو لیژنە پشگیریەک لە ئیش و کاری ئێوە دەکات ئەو ئەندامانەی کە ئەندامیش نین هەوڵ دەدەن ینی بریاریانداوە ئەوە هەڵ بوەشێنرێت ئەوانیش بە شخصی وەرنەگرن با ببنە ئەندام لەو لیژنەیە مشکیلە نییە بەڵام ئێستا لەم کاتێک کە من قسە دەکەم زانیاریمان هەیە کە شەوی ڕابردوو زیاتر لە 500 کەسی ئێزدی قەتلی عام کراون ئێ باشە لە کاتێکی ئەوهادا بڕای گشتی هەڵوەشاندنی لیژنەیەکی ئەوها چی دەخۆڵقێنێ ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەوەندەی کە ئیش و کارەکانمان ڕنگدانەوەی میدیاییان هەیە ئەوەندە ڕنگدانەوەی واقعی نەبووە لەبەرەوە دەبێت لەوە بترسین یعنی ئەوە لەسەر ڕای گشتی چ کارە سادەگی ڕووداش زۆر سپاس باشە سپاس بەڕێز دکتۆر فرسە سۆفی بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە لیژنەی کاتی پەیڕەوی ناوخۆ کە ئینشاءڵڵا بەنیازین هەفتەی داهات و تەواو ببین یەکێک لە پێشنیارەکانمان کە دەستکاری لیژنەکانمان کردیا جیاکردنەوەی لیژنەی شەهیدانە لەگەڵ لیژنەی پێشمەرگە و ئەگەر ئەو گفتوگۆیە دوا بخەن ئێمە دڵنیاین لەوەی کەمتر لە 2 هەفتەیدی ئەو پەیڕەوە دێتە ناو هۆڵ لەبەر ئەوە ئەگەر ئەندامانی بەڕێزی پەرلەمان پەسەندیان کرد ئەو جیاکردنەوەیە ئەو کاتی یعنی ئەهەمیەتیش دانە بەو مەسەلەیەوە ئەو کاتی هیچ گلەیەکیش دروست نابێ بۆیە ئەگەر ئێستا بڕیار بدەین و 2 هەفتەی دی لیژنەش کە تشکیلکەین لەوانەیە زۆر ئیجابی نەبی با ئەو کۆبوونەوە کە هەڵگی لەسەر ئەو مەوزوعی قەپات بکرێ ئێمە بە ڕەزامەندی تقریبان هەموو ئەندامانی لیژنەی کاتی بڕیارمان داوە لیژنەی پێشمەرگە لەگەڵ لیژنەی شەهیدان و جینۆساید جیا بکرێتەوە زۆر سپاس باشە سپاس خاتو ئاواز جەنگی بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە ئەم لیژنەیە پێویست بوو لە کاتی بڕیار دەرکردن بۆ دانانی ئەم لیژنەیان دروستکردنی ئەم لیژنەیە پێویست بوو کە دۆکیمنت کۆ بکاتەوە لەسەر جینۆسایدی یەزیدیەکان تۆ لە مەحافیلی نێودەوڵەتی کاتێک کە داوا دەکەی کەیسەکەت بە جینۆساید بناسێندرێ پێم وایە هەر بە پیشاندانی وێنە و نەهامەتیەکان کەیسەکەت بە جینۆساید ناناسێندرێ کەواتە ئەگەر ئەو لیژنەیە ئەم کارانەی نەکردووە و پێم وایە ئێستا هەلە کەشمان بە جۆرێک لە جۆرەکان لە دەستداوە بەڵام ئەوەی کاک هاوڕێم بەڕێز کاک محەممەد علی باسی دەکا ئەگەر ئەوە شەوی ڕابردوو ڕوویدابێ من داوا دەکەم هەر ئەمڕۆ پەرلەمانی کوردستان داوا لەم لیژنەی معنی و لیژنەی پێشمەرگە و جینۆساید بکە کە زۆر بەزووی بچنە ئەو شوێنە و هەموو ئەو ڕووداوە ئەگەر بتوانن لە نزیکەوە نەچنە شوێنی ڕووداوەکە کاک محەممەد علی بچنە ئەو ناوچەیە و هەوڵ بدەن زۆرترین زانیاری کۆ بکەنەوە لەسەر ئەم ڕووداوە و بە دۆکیمنتی بکەن بۆ ئەوەی بتوانین ئێمە وەکو دلیل لە ڕۆژی خۆیدا لە محکەمەی لاهای لە هەر شوێنێک کە پێویستمان پێبوو بەکاری بێنین و زۆر سپاس باشە سپاس کاک ئاری ئەتبینم دەستە بینم بەڵام پێش تۆ خاتوامینە زیکری قسێکت هەبوو برای سروکی پارلمانی آخفتین من برای فرصت کردن بس رخنه‌ای من یا لجنه پیشمرگه و جنوساید هایی بیدارم برای حق ریاضی ور بگیرن البته اگر وان زانی کو شیانت لجنه وان دانینن یعنی قرصی بار لجنه پیشمرگه یا بیا سببان ده کو دیفچونا کیسا یا جنوساید نگن بتوینت گر هولا پارلمانی مجیلی هنده بکن به هنده کو بریاره که در بخیم بو حل بشاندن و لجنه نوکجی هفدیجید گل آخفتن توام خویت هن کو اب لجنه ببینده باش سپاس کاگاری فرمو زور سپاس برای سروش پارلمان خوي طبعا جوابي كزناينه بلا بلا بيز ناكات او هيج بيز ناكات بلا بلام
یەک ئیستەکەین هەر بۆ زانیاری بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوانەی کە قەتڵ و عامکراون لە دەرەوەی سنووری پێشمەرگە کراون چه حەدی هەیە لە سنووری پێشمەرگە یەزیدی قەتڵ و عامکە معنای ئەوەیە لە سنووری داعش هەیە بۆیە سەردانکردنیان شتێکی زەحمەت ئەمە یەک دوو با پێشنیارێک هەیە ئەوە بخەینە بەردەم بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە با هەڵوەشانەوەی ئەم لیژنەیە هەڵبەسێرین هەتا ئەو ملاحەزەی کە بەڕێز کاک دوکتۆر فرسە سۆفی فەرمووی لە کاتی هەموارکردنی هینی پەیڕەوی ناوخۆیە ئەو کاتە خۆی بە شێوەیەکی ئۆتۆماتیک ئەو لیژنەی هەڵەوەشێتەوە زۆر سپاس باشە سپاس من ئەمەوێت هەندێک ڕوونکردنەوە بم لەسەر بابەتانەی کە باس کران طبعاً قسەی زۆر باش کران کاک باپیر جەنابەت نقطەی نظامی هەیە بەڵێ فەرموو بەڕە سەرۆکی پەرلەمان دیارە هەمووان لەگەڵەوەی داین کە ئەو لیژنێ ئەو دوا بخرێ ئەو لەکۆبوونەوەدا بەڵام بەردواخستنی بڕیارێک دەرکەین هەر ئێستا ئەو لیژنەیە کە هەیە تەفعیل بکرێ بۆ ئەوەی نەک ماوەی دوو مانجیکەی سێ مانجیکەی کارەساتی تر دێتە ڕوو وەکۆی تر کاتمان لە کیسێت ئەو لیژنەیە کاتیە بە تەفعیل بکرێت سپاس هیچ ئەو لیژنەیە هیچ پێویستی بە بڕیاری تەفعیلکردن نییە چونکە لیژنەکە لەلایەن پەرلەمانەوە دروست کراوە پێویستە کات ئیش بکە بەڵام بەداخەوە لەبەرەوەی لەلایەن فراکسیۆنەکانەوە ئیتیفاق نەبوو لەسەر سەرۆکایەتیەکەی و کایە بێدەنگی و لە هەمان کاتیشا لیژنەیەک لە حکوومەتی هەرێم دروست کرابوو بۆ بە دوواداچوونی کەیسەکە و دێکۆمنتکردنی بۆیە لە سەرەتاوە تەفعیل نەبوو من ئەمەوێت بۆ جەنابتانی ڕوونکەمەوە ئەم بابەتە گفتوگۆیەکی زۆری لەسەر کراوە پێشتریش لە لیژنەی پێشمەرگە لە نێوان لیژنەی پێشمەرگە و سەرۆکایەتی پەرلەمان قەزەکە هیچ شخصی نییە بەڵکو پەیوەندی بە پەیڕەوی ناوخۆ و پەیوەندی بەوە هەیە کە لیژنەیەکی هەمیشەیی لە ناو پەرلەمانی کوردستان بەو ناوە هەیە بۆیە ئەوان داوایەوەیانە کرد کە ئەو سەلاحیەتە لەوان وەرنەگیرێتەوە بە دواداچوون لەو کەیسە لە لیژنەی پێشمەرگە و شەهیدان و زیندانیانی سیاسی و قوربانیانی جینۆساید وەرنەگیرێتەوە سەبارەت بە کاری پەرلەمان لە ڕاستیە کارمان کردووە هەندێک کارمان کردووە هەمومان لە پەرلەمانی کوردستان لیژنە تایبەتمەندەکان لە پەرلەمانی کوردستان و بەڕاستی کاری زۆریش ماوە من متفقم لەگەڵ ڕای ئێوە بە ڕێزان لە ئەندامانی پەرلەمان کە کاری زۆرتریش ماوە کە لە پەرلەمانی کوردستان لەم بوارەیە بیکەین ئەوەی کە کردومانە تا ئێستا ئەوەیە کە دانیشتنێکی نائاسایی پەرلەمانمان تەرخان کرد بۆ ئەم کەیسە و بۆ بەدواداچوونی لیژنە پەرلەمانیەکانمان ڕاست پارت سەردانی مەیدانیان کرد ئەو لیژنانە و راپۆرتی خۆیان هێنایەوە لە پەرلەمانی کوردستان خستیانە ڕوو ڕاستپاردەمان پەسەند کرد بڕیارمان لەم بوارەیە پەسەند کرد لیژنەی مافەکانی مرۆڤ و نوێنەری پێکهاتەکان لە هۆڵەندا لە لاهای داوایان لەسەر ئەم کەیسە پێشکەش کرد بە دادگای تاوانی نێودەوڵەتی و ئەوە ئەتوانم بڵێم یەکەم داوای کورد بوو کە لەو دادگایە پەسەند بکرێ و دوای ئەوەش ئەو لیژنە تایبەتمەندەی کە حکوومەتی هەرێمیش دروستی کردبوو بە هەمان شێوە ئەوانیش سەردانی دادگای باڵای تاوانەکانی نێودەوڵەتیان کردبوو و ئەوانیش ڕێوشێنی گونجاویان گرتووەتە بەر سەبارەت بەم بابەتە هەڵبەتە ئەو لیژنەی کە حکوومەتیش دروستی کردووە لیژنەیەکی چالاک و کاران هەر بۆ زانیاریتان ئەمڕۆ سەردانی پەرلەمانی کوردستانیان کرد سەردانی سەرۆکایەتیان کرد لەگەڵ لیژنەی پێشمەرگە و لیژنەی مافەکانی مرۆڤیش دانیشتون ئەوەی کە ئەوان باسییان کرد کاری باشیان کردووە لە دێکۆمنتکردن هەڵبەتە خات و ئاواز ئەم بابەتە بابەتێکی تەنفیزیە دەسەڵاتی جێبەجێکردن زیاتر لی بەرپرسە لەوەی کە ئەم کارانە بکات دێکۆمنتی ڕووداوەکان بکە دێکۆمنتی تاوانەکان بکە و لە هەمان کاتیشە ڕێکارەکانی تر بگرێتە بەر ئەرکی پەرلەمان ئەرکێکی چاودێریکردنە هەرچەندە زیاد لە ئەرکەکەی خۆمان لە بواری چاودێریکردن هەندێک هەنگاومان ناوە کە هەنگاوی تریش پێویستەکات بەدوایە بێ هەر لەم سۆنگەیەوە لە سۆنگەی بەدواداچوونی ئەم کەیسە لە دادگای باڵای تاوانەکانی نێودەوڵەتی ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمان نامەیەکمان ئاڕاستەی بەڕێز سەرکۆماری عێراق کرد بۆی بەڕێزیان سەلاحیەتەکانی خۆی بەکار بهێنێ و بەپێی دەستوری هەمیشەیی عێراق پرۆژە یاسایەک پێشکەش بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکە بۆی عێراق ببێ بە ئەندامی دادگای باڵای تاوانەکانی نێودەوڵەتی و نظامی ڕۆما واژۆ بکە و ئەوانیش بەڕێزیان وەڵامیان داوینەتەوە کە ڕێوشۆنەکانی خۆیان ئەگرنە بەر لەمڕۆ هەڵبەتە هەندێک تعقیدات لەم بابەتە هەیە بەڵام ئێمە لە سەردانی داهاتووشمان بۆ بەغدا هەوڵیەوە دەین کە ئەم کەیسە بڕاتە پێشەوە سەبارەت بەوەی کە ئێمە لە پەرلەمانی کوردستان بۆچی تا بە ئێستا ئەو تاوانانەمان بە جینۆساید نەناساندووە ئێوە ئەگەر بیرتان بێت ئەمە لە پەرلەمانی کوردستان
و توێژی لەسەر کرا باس لەوە کرا کە ئەگەر هەنگاوێکی لەم شێوەیە بگرینە بەر ئەوە ڕەنگە دادگا نێودەوڵەتیەکان دواتر بە بیانووی ئەوەی کە ئەم کەیسە لە ئاستی ناوخۆیی کاری لەسەر کراوە ئەم کەیسە وەرنەگرن لای خۆیان و کاری پێویستی لەسەر ئەنجام نەدەن و هەر ئەمڕۆ لیژنەکەی حکوومەتیش کە سەردانیان کردین ئەوانیش زۆرینەیان ڕایان وابوو کە ئەم بابەتە لە ناو پەرلەمانی کوردستان جارێ باس نەکرێ و جارێ پەسەند نەکرێ وەگەرنا ئێوەزانن ئەندامانی بەڕێزی پەرلەمان کە ئەم بابەتە ڕەنگە لە کورتترین مەودایە لە پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێ بەڵام ئێمە پێویستە کات کارێ بکەین کە خزمەت بە دۆزەکە بکات نەک زیانی پێ بگەینێ هەڵبەتە کاری تریش ماون بیکەین من هاوڕام لەگەڵ هەندێک لە ئەندامانی پەرلەمان کە باسییان لەوە کرد کە پێویستە کات پەلە بکرێ لەو بڕیارەی لەو پرۆژە بڕیارەی کە خوێندنەوەی بۆ کراوە سەبارەت بە دیاریکردنی ڕۆژی 3/8 بۆ ڕۆژی جنۆسایدی براو خوشکە ئێزیدیەکانمان بڕیاری بە شەهید ناساندنی هەموو قوربانیانی ئەو کارەساتانەی کە ڕویان داوە کە ئەمە لای لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانە هاوڕام لەگەڵ ئەندامانی بەڕێزی پەرلەمان کە داوای ئەوەکەن لیژنە پەیوەندیدارەکان بە زووترین کات راپۆرتی خۆیان ئامادە بکەن سەبارەت بەم بابەتەی کە ئێستا لە گفتوگۆیە ئێستا لە ئەنجامی گفتوگۆەوە دەرکەوت کە ڕەنگە باشتر وابێ چاوەڕێەوە بکەین کە هاوزەمان لەگەڵ هەڵەوەشانەوەی ئەم لیژنەیە لیژنەیەکی تایبەتمەند لە بواری جنۆساید و شەهیدان لە پەرلەمانی کوردستان تەفعیل ببێ و مادەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیش لەو پرۆژە پەیڕەوەی کە وا ئێستا لە قۆناغەکانی کۆتاییە و بەو شێوەیە کە سەرۆکایەتی لیژنەی کاتی پەیڕە و بە ئێمەیان وتووە ڕەنگە هەفتەی داهاتوو کارەکانیان تەواو ببێەوە بێتە بەردەم پەرلەمان مادەم لە ئەجەندای کاری لیژنەکە بەو شێوەیە کە لیژنەی شەهیدان و زیندانیانی سیاسی و پێشمەرگە و قوربانیانی جنۆساید ببێ بە دوو لیژنەی هەمیشەی لە پەرلەمانی کوردستان بۆیە ئێمەش ئەو پێشنیارە بە باشە زانین کە ئەم گفتوگۆیە دوا بخەین تا ئەو کاتەی ئەو لیژنە هەمیشەیە لە ناو پەرلەمانی کوردستان دروستە بێ بۆی خەلەلێک دروست نەبێت لێرەیە ئەما خێنە دەنگەوە کێ لەگەڵەوەیە کە گفتوگۆکردن لەسەر هەڵوەشاندنەوەی لیژنەی کاتی بەداداچوونی تاوانەکانی دژ بە پێکهاتە نەتەوەییەکانی هەرێمی کوردستان ئێزیدی و ئاشووریەکان دوا بخرێ نقطەی نظامی هەیەوانە وەرەگرین و دواتر تەسویتەکەین کاک سالار بەڕێز سەرۆکی پەرلەمان سالار مەحموود هەندێک مەسەلە هەیە پەیوەستە بە ئەو پرۆژانەی کە دەخرێنە بەرنامەی کار و ئەو پرۆژانەشی کە ناخرێنە بەرنامەی کارەوە دەبێت کۆمەڵێ مەعایر و بنەما لای دەستەی سەرۆکایەتی و لیژنە معنیەکان هەبێ ئەم بابەتە من پرسیارەکەم لە لیژنەی معنی و لە سەرۆکایەتی بەڕێزی پەرلەمان بۆ خرایە بەرنامەی کارەوە بەڵێ مقەوماتەکانی چی بوون و لە ئێستادا بۆ دەویسترێ هەڵپەسێرێ ئەگەر ئێمە لە نەتیجە هەر هەڵێوەشێنینەوە مادام ئەم بابەتە بە بڕیار لە ناو پەرلەمانی کوردستان تەشکیل کراوە جارێکی تر ئەگەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیش هەموار بکرێتەوە و پەسەند بکرێ و لیژنەیەکی هەمیشەیی تایبەت بە شەهیدان و جنۆساید دروست بکرێ ئەبێ ئەم فەقەرەیە وەکو ئێستا بێتەوە بەرنامەی کار و هەڵوەشێتەوە مادام لە ئێستەوە تاوەکو ئەو کاتەی پەیڕەویش هەموارەکرێتەوە هیچ ئومێدێک بەم لیژنەیە نییە یعنی ئەم مەسەلەیە بۆ بەم جۆرە بە پێچەوانەی پرسێکی تر کە پێمان وابێ ڕێعام بە جۆرێکی تر خوێندنەوەی بووەکە بەڵکو ئێمە بێ ئێمە ئاراستەی کۆمەلگا و ڕێعام بکەین ئەم بابەتە دروستکردنی ئەم لیژنەیە لە بنەمادا مەهامی خۆی نەپێکا و کاری خۆی نەکردووە لەبەر ئەوە ئێستا باشترین ساتەوەختە بچینەوە سەر بنەمایەکی دروست لیژنە هەمیشەیەکە تەفعیل بکرێ و ئاراستە بکرێ و لیژنە نزیکەکانی تری پشتیوان بن ئەمە هەڵبۆشێتەوە و پەلە بکرێت لە هێنانەوەی پەیڕەوی ناوخۆ بۆ ئەوەی ئێمە بتوانین لیژنەی شەهیدان و پێشمەرگە بە دوو کەسی جادو لیژنەی هەمیشەی بن بۆیە بەدیدی من ئەم بابەتە پرسیاری جدی هەڵەگرێ بەڕێز سەرۆکی پەرلەمان چونکە هاتنە بەرنامەی کاری بابەتێک ئەوەندە ئاسان نییە و ئێمە فێربووین لەم پەرلەمانی کوردستانە ئەو بابەتانەی دەخرێنە بەرنامەی کارەوە یان تەجیلەکەین یا هەڵە پشت سێرێن یان پاش و پێش یەخێن ئەمانە دەبێ وەکو مەسلەیەکی کۆنکریتی لایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە مامەڵەی لەگەڵا بکرێەوە لیژنە هەمیشەیەکان هاوکاری سەرۆکایەتی بن نەک پێش ئەوەی جەلسە دەست پێ بکە ڕێی لیژنەکان جۆرێکی تر بێ و لە ناو هۆڵی پەرلەمان ڕێیەکی تر دروست بێ و بێتە ڕێی عامی پەرلەمان و سپاس باشە سپاس بەڕێز کاک سالار ئەم بابەتە بە یادداشتێک لە 11 2014
لەلایەن لیژنەی پێشمەرگەوە ئاڕاستی سەرۆکایەتی پەرلەمان کراوە و چەند جارێکیش نقطەی نظامی لەناو هۆڵی پەرلەمان لەلایەن ئەندامانی لیژنەی پێشمەرگەوە لەم بوارە گیراوە و داوای ئەویان کردو کە ئەو لیژنەیە هەڵوەشێتەوە هەڵبەتە ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمانیش زۆر هەوڵماندا لە چوارچەوەی ئەو تەوافقاتەنی کە لە نێوان فراکسیۆنەکان ئەکرێ سەرۆکایەتی لیژنەی ئەم لیژنە کاتیەش تەفعیل ببێ و کارەکانی خۆی ئەنجام با بەڵام بەداخەوە ئەوەش ئەنجام نەدرا ئێستا هێنراوەتە ناو بەرنامەی کار بەر مەبنای داواکاری لیژنەی مختص لە پەرلەمانی کوردستان ئەندامانی پەرلەمانن داوایەوەکەن کە دوا بخرێ و لیژنەی پەیوەندیداریش هەر بە هەمان شێوە ئێستا ڕایان وایە کە ئەم بابەتە دوا بخرێ ڕای پەرلەمانتاران یەکلایە کاتەوە کام بابەتە دوا بخرێ و جەنابیش دەزانیت مەسەلەیەکی پەیڕەویە ئەندامانی پەرلەمان ئەتوانن هەر بابەتێک لە بەرنامەی کاری دانیشتنی پەرلەمان دوا بخەن بەڕێز دکتۆر شوان قەڵاتزەیی بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئەم پێم وایە ئەو بابەتە یعنی هەروە ئاسان نییە ینی کارەساتێکی مێژوویە لەبەر بەرژەوەندی بەرچاوتەسکی حیزبایەتی لە دوای حوت مانگ و حوت ڕۆژ نەتواندرێت سەرۆکایەتی ئەو لیژنەیە دروست بکرێت پێمان باشە بەڕێستا وەکو سەرۆکایەتی پەرلەمان شێ بەربەز بووە شێ لەسەر سەرۆکایەتی ویستویەتی کارەساتێکی جینۆسایدی لە پێکاتەکانی خەڵکی کوردستان کە بە جینۆساید نەناسیێنرێت لەبەر ئەو بەرژەوەندیە چێ بەرپرس بووە بۆ پەرلەمانکارانی کوردستان و بۆ خەڵکی کوردستانی ڕووبکەنەوە باشە سپاس ناچینە سەر ئەو بابەتە چونکە پێویست ناکات ئێستا ئەم بابەتە لەناو هۆڵی پەرلەمان بوو ڕۆژێنین بەڵام پەرلەمانی کوردستان سەر ڕایەوەی کە لیژنەکەش دەست بەکار نەبووە تەفعیل نەبووە لە بەدواداچوونی خۆی نەوەستاوە وەکو باسمان کرد هەندێک ڕێوشۆن گیراوەتە بەر کە ئەتوانین ئەو ڕۆژانانە زیاتر بکەین تەفعیلی بکەین و ئەو پرۆژە بڕیارانشی کە ئێستا لای لیژنەکانی پەرلەمانی کوردستانە ئەوانش بێتەوە ناو هۆڵی پەرلەمان و بڕیاری لەسەر بدرێ بەڕێز کاک فرات سەنگاوی بەڕێز سەرۆک ئەندامانی پەرلەمان هەڵەیەکەیە بەسەر زمانی هەمومانە تێپەڕێ جینۆساید و ئەنفال و کیمیاوی و ئەمانە نابێ بوترێ کارەسات چکە کارەسات ئەکرێ سروشتیش بێنی بوو بە لەرزەیەکیش کارەساتە ئەمە تاوانە تاوانێکی موبەرمەجە و ئەنجام ئەدرێ بەشی تێبینی دووەمم ئەوەیە ئێمە پێکاتەکانی خۆمانمان وەکو پێویست ئاگال لێ نیە و نەمان پاراستون بۆیە بەشێک لە کاکەیەکان و شەبەکەکان چون بۆ لای سیستانی وەڵێن ئێمە شیعین و ئەهل البەیتی لەبەرەوە نابێ ئێمە ئاوا سەیری پێکاتەکانی خۆمان بکەین پێویستە زۆر ئاگامان لێیان بێت باشە سپاس ئێستا واخینە دەنگەوە چێ لەگەڵ ئەوەیە کە بابەتی هەڵۆشانەوەی لیژنە کاتیەکە بەڵێ کاک شوان نقطەی نظامی دەبوو بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڵێ وەڵام نیش پێم باش بوو کە ئەو یاداشە لە یازی ئازدەوە ئێوەی بەڕێزان لە سەرۆکاتی پەرلەمان ینی هەوڵەکتان بدا باە ئەو لیژنێت تەفعیل بکرێ وە لێرەش لەناو هۆڵی پەرلەمان دوو ڕادروست بە چکە هاتە ناو بەرنامە کاردان درا کۆر کاکسالات باسی کرد دەنگدان ئایا ببینێ یان نەمنێ ئەندامانی پەرلەمان یەکلای بکەن و سپاس بەڵێ وایە ئەندامانی پەرلەمان یەکلایەکەنەوە باشە چێ لەگەڵەوەیە کە بابەتی هەڵۆشانەوەی لیژنەی کاتی بۆ لێکۆڕینەوە بەدواداچوون بۆ بە جینۆساید داساندنی تاوانەکانی دژ بە پێکاتەکانی هەرێمی کوردستان دوا بخرێ چێ لەگەڵ دواخستنیەتی تکایە ئەوەی کە لەگەڵێتی با دەست بەرزکاتەوە چل کەس لەگەڵێتی کێ دژێتی هەمووی ئەمانیش 19 کەس دژێتی کەواتە پەسەند کرا سپاس بۆ لیژنە پەیوەندیدارەکان ئەتوان بگەڕێنەوە شوێنەکانی خۆتان لیژنەی یاسایی بمێننەوە بۆ خوێندنەوەی یەکەمی پرۆژە یاساکان
أنا بكون برنامج لا برا السروكي برلمان بروجي ياساي دوورکەوتنەوە لە سوکایەتیکردن بە ئاینەکان کە ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان لە خوارەوە واژۆیان کردووە کە پێک هاتووە لە 11 مادە و هۆیەکانی دەرچواندن ئەم بەڕێزانە ئیمزایان کردووە: سرود سەلیمە تالینا عەزریا بەهرام جەودەت جەرجیز کەمال یەلدا مونا قەهوەچی وەحیدە یاقۆ یەروانت نیسان باپیر کامەلە سلێمان ماجید بازرگان ئایدن معروف محەممەد سعدەدین داواکارین لە بەڕێستان ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکانی بکەن. بەڵێ ئەم پرۆژە یاسایی ئاڕاستی لیژنەی کاروباری یاسایی لیژنەی کاروباری ئەوقاف و کاروباری ئاینی و لیژنەی مافەکانی مرۆڤ دەکرێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای ڕاگەتنی کارکردن بە یاسای بەکرێدانی خانوبەرە ژمارەنووی ساڵی 2008 کە پێک هاتووە لە 4 مادە و هۆیەکانی دەرچواندن لەلایەن ئەم ئەندام پەرلەمانە بەڕێزانەوە ئاراستە کراوە. دکتۆر شێرکۆ حەما ئەمین، قارەمان قادر، عادل عەزیز، پەروا عەلی، منیرە عوسمان، عەبدوڕەحمان عەلی ڕەضا، بێستون فایق، کەژاڵ هادی، دکتۆر پەری ساڵح، دکتۆر جوان ئیسماعیل، حەسەن ساڵح، ڕۆزا مەحموود، برز و مەجید، شکوریە ئیسماعیل، ئومێد حەما عەلی، ئەبوبەکر عومەر عەبدوڵڵا، گەشە دارە، ساڵح فەقێ محەممەد ئەمین، سەرکەوت سەرحەت، مریەم سەمەد عەبدی، سەعید مەسیفی، تەلار، لەطیف محەممەد داواکارین لە بەڕێستان ئەم پرۆژە یاسایەش ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکان بکەن. ئەم پرۆژە یاسایە ئاراستەی گشت ئەندامانی پەرلەمان و لیژنەی کاروباری یاسایی پەرلەمانەکرێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز ئەندامانی پەرلەمان، پرۆژە یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانی کردن بە مرۆڤ کە لە چاردە مادە و هۆکایانی دەرچواندن پێکاتوە و لەلایەن 58 ئەندام پەرلەمانی بەڕێزەوە واژۆ کراوە کە بەم ناوانەی خوارەوەنا: سالار محمود، ئێوار ئیبراهیم، بەهار عەبدوڕەحمان، نەجیبە لەتیف، ڤیان عەباس، حەیات مەجید، کەژاڵ هادی، نازم کەبیر، کەمال یەڵدا، پەروا عەلی، قادر ڕزگەی، عەباس فەتاح، دلێر ماوەتی، دکتۆر پەری ساڵح، مریەم سەمەد، دکتۆر شێرکۆ حەما ئەمین، سەرکەوت سەرحەد، تەلار لەتیف، ئاواز شێخ جەنجی، شیلان جەعفەر عەلی، فەیروز تەها، نەجات حەمەد، منيرة عثمان، عبد الرحمن علي رضا، أيوب عبد الله، عمر عناية، منى قهوتي، حاجي كاروان، رابون توفيق، حسين إسماعيل، بيستون فايق، أنور قادر، قارمان قادر،
فايق مصطفى رسول، دكتور عزت صابر، صالح فقيه، دلشاد شعبان، دكتور شيرين حسني، روزا محمود، محمد سعد الدين، زودة زديز، أواز حميد، أنس محمد شريف، إدريس علي سلام، ضمان فيصل، شوان شيخ أحمد، دكتور شوان قلات زي، سوران عمر، أميد حما علي، أبو بكر عمر، سعيد مسيفي، زانا عبد الرحمن، قشة دارة، دكتور إبراهيم أحمد سمو، بشار مشير آغا، مدينة أيوب، زياد حسين، صالح بشار. برای سەرۆکی پەرلەمان تکایە بە ڕەوانەکردی بۆ لیژنەی پەیوەندیدار. ئەم پرۆژە یاسای ئاڕاستی گشتەندامانی پەرلەمان، لیژنەی پێشمەرگە و شەیدان و قوربانیانی جینۆساید، لیژنەی کاروباری ئافرەتان، لیژنەی مافەکانی مرۆڤ و لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان دەکرێت. زۆر سپاس بۆ بەڕێزان لە لیژنە پەیوەندیدارەکانی لە لیژنەی یاسایی پەرلەمان. کاک سالار نقطەی نظامی. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەم پرۆژە یاسایە لەبەر ئەوەی لیژنەی کۆمەڵی مەدەنی لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئامادەیان کردووە و هەروەها لە هەفتەی پێشوش پرۆژە یاسایەکی تر تایبەت بە پەنابەران و دیپۆرتکراوان هەر لەلایەن لیژنەی کۆمەڵی مەدەنی خۆیەوە ئامادەکرا بوو. هیوادارم هەردوو پرۆژە ئاراستەی ئێمە بکرێ بۆی دامی لیژنەکانی تر بکەین کە پشتیوانی بکرێ بۆ دەوڵەمەندکردنی سوپاسدانەکەم. سپاس. خۆی پەیوەندیدار نییە بە لیژنەی کۆمەڵی مەدەنی بۆی ئاراستەمان نەکردووە، بەڵام ئەوە هەر لە ئێستاوە لیژنە پەیوەندیدارەکان ڕاستپێرین کە هەمانگی لەگەڵ جەنابتان بکەن بۆ ئامادەکردنی راپۆرتی. باش لە بەرچاو یەکگرین. باش. بەڕێز دکتۆر سیراج. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پرۆژەی یاسای سێەم تایبەت بە ڕاگررتنی کارکردن بە یاسای بەکردانی خانوبەرە دەبوایە تەحویلی لیژنەی شارەوانیش بکرابایە لەبەرەوەی پێویستە بە لیژنەی شارەوانی لەناو قانونی وەزارەتی شارەوانی باسی ئیجار و ئەوانە هەیە، دەکرێت ئەمەش زیاتر دەوڵەمەندی لە بابەتەکە بکەین و دەکرێت تەحویل بکرێتن. ئەمە پەیوەندیدارە بە ڕاگررتنی یاساکە، نەک ئەوەی هەموار بکرێ یان ئەمە گفتوگۆی لەسەر بکرد. ڕاگررتنی یاساکە کارکردن بە یاساکە، بۆیە ئاڕاستی هیچ لیژنەیەکی ترمان نەکرد، بەس تەنها ئاڕاستی لیژنەی یاساییمان کردووە. ئەمە پێویستەکات پەلەی تیا بکرێ، بەڵام ئەگەر دوایی زانیمان پەیوەندیدارە بێ ئەوەش ئاڕاستی لیژنەکەی ئێوەش یەکەین. خاتو پەروە عەلی. بەڕێز سەرۆکی پەرلەمان، منیش هەمان ڕام هەیە، بەڵێ ئەو هەردوو پرۆژەکە پەیوەندیدارن بە لیژنەی کۆمەڵی مەدەنی، چونکە کۆمەڵێ ڕێکخراوی تایبەت هەن بەم پرساوە ئێمە کارمان تیا کردووە. سپاس. باشە، سپاس. لە بەرچاو یەکگرین تێبینیەکەتان. بەڕێز مامۆستا غەریب موستەفا. بەناوی خۆی بەخشندەی میرەوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، لە دانیشتنی پێشووە ئەو پرۆژە یاسانی کە خوێنرانەوە، پرۆژە یاسای خوێنرایەوە هەمواری یاسای باری کەسی ژمارە 188 ساڵی 59. هەرو کاتە من ئاماژەم بەوە کرد کە پێویستە ئاراسی لیژنەی ئەوقاف بکرێ. بەڕێستان لە وەڵامان فەرمووتان تایبەتە بە مەسەلەی حەزانە و لیژنەکەی ئەوە ناگرێتەوە، بەڵام دواتر کە پرۆژەکە گەیشتە دەسمان دوو پرۆژە یاسایە، یەکیان هەنێ بابەتی زۆر هەستیاری تایە کە بەڕاستی پێویستە لیژنەی ئەوقاف ڕاستەخوقسی لەسەرکە. بەڕێز مامۆستا غەریب، ئەمە پەیوەندی بە دانیشتنی ئەمڕۆمان نییە، ئەتوانی جەنابەت بە یادداشتێک ئاڕاستەی سەرۆکاتی پەرلەمانی کەیت. سوپاس دەکەین. زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان، بەم شێوەیە دانیشتنی ئەمڕۆمان کۆتایی پێات.